سڵاتان لێبێت لە هەر شوێنەکان لە پاشیب لەگەڵتانین بە کۆمەڵێک بابەتی نییە و بڕگەی نوێن بۆ ئەم بەرنمەیە بە ئومێدیەوەی ببێتە جێگای ڕەزامەندی ئێوە. بەر لەوەی بچین لای تەوەرەکانمان وەکو هەر جارێک ئەچینان چەند بابەتێک یاخود باس لە ڕەمەزان دەکەین کە ئەو کەسانەی لە مانگی ڕەمەزاندا کارێکی چاکیان خێرێک دەکەن. پەنابەرێکی سووری نزیکەی 600 پەرتووکی قورئانی چاک کردوتەوە و دووبارە ڕێکی خستۆتەوە. ئەمەش وەکو ئەوەی کە هاوکاریەک بێت بۆ مزگەوتەکان یان ئەو کەسانەی کە پێداویستی مزگەوتەکان دابین دەکەن لە بری ئەوەی کە قورئان و پەرتووکی نوێی قورئان بکڕن بۆ مزگەوتەکان دەڵێت ئەمە وەکو هاوکاریەکە بۆی بتوانن پێداویستی دیکەی پێدابین بکەن بە تایبەت لە مانگی ڕەمەزان کە خەڵک زیاتر ڕوو لە خوێندنەوەی قورئان دەکات. پێکەوە زانیاری زیاتر وەردەگرن. لتغطية المكان. ئەم پیاوە بەتەمەنە ئاوارێژی سووریایە و لە ئوردن دەژیت. ناوی عەبدوڵڵا عیسا غەزالیە و تەمەنی 81 ساڵە. زۆربەی ژانی خۆی بەڕێخستنەوە و پاراستنی قورئانە کۆنەکان بەسەردەبات. ما سكن من جامع لجامع. نادر يكون جامع هون إلا ما صلاة المصاف. مزگەوت بە مزگەوت دەگەڕێم بەدەگمەن مزگەوت هەیە لەم ناوچەیەدا قورئانەکانم ڕێک نەخستبنەوە. مزگەوتێک بە ناوی کوێیتی لێرە زۆر نزیکە. 244 قورئانم لەو مزگەوتەدا ڕێکخستنەوە. مزگەوتێکی دیکەش 13 کاتۆینان هێنایە لام کە هەر یەکە 40 قورئانی تێدا بوو بە تێکرا 520 قورئان بوون. 520 مصحف اللي سجلت ببيتي. ئەو پێی وایە و عیبادەتە خێرێکی زۆری هەیە. مزگەوت بە مزگەوت دەگەڕێت و هەر پەرتووکێکی قورئانی پیرۆز کۆن بوو بێت یان زیانی پێگەیشت بێت ڕێژی دەخاتەوە. غەزالە لە سووریاش ئەو کارەی دەکرد. بەر لە 5 ساڵیش کە بە ناچاری ڕووکردوتە ئوردن تێبینی کرد کە زۆر قورئان لە مزگەوتەکانی ئوردن فرامۆش کراون و لە هەمان کات پێویستیان بە چاکردنەوە و ڕێخستنەوە هەیە. يعني معناته ما فيها المصلحة تبعي المهنة تبعي اللي عم ئەو کارەی من قازانجی دارایی نییە بەڵام وەک ئەرک ئەو کارە دەکەم. لەوانەیە هەرگیز گوێتان لەوە نەبوو بێت کە کەسێک هەبێت چاودێری پەرتووکەکانی قورئان بکات و ڕێشیان بخاتەوە. من کاری ڕێخستنەوەیان دەکەم بە باشی ئەنجام دەدەم. دەشکرێت یەکەمین سووری بم کە ئەو کارە بکەم. يعني المهنة هاي تصليح ما في إلا أنا الوجود يمكن الصفحة واللي صفحة قبل واللي بعدها. وەک دیارە ئەحمەد و محەممەدی کوڕونەوەی لە ئێستاوە درێژە بە پیشەکە دەدەن و دانەوێت پەرتووکی پیرۆزی مسلمانان باش خزمەت و چاودێری بکرێت. ئەوان ئەو کارە بۆ دوو ئامانج ئەنجام دەدەن. یەکەمیان خێر و چاکەیە بۆ خۆی و دومیش بریتە لە گەڕانەوەی پارێکی باش کە دەکرێت لە مزگەوتەکان بۆ لایەنێکی دیکە یان بۆ مەبەستی خێرخوازی بەکاربهێنرێت. هەر تایبەت بە مانگی ڕەمەزان و کاریگەریەکانی لەسەر مرۆڤ بە تایبەت لەلایەنە ڕۆحیەکەوە ئێمە لە بابەتێکدا باس لە کاریگەریەکان دەکەین و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕووی ڕۆحیەوە بەسەر مرۆڤدا دێت چەندە ئێستا کاتەکان ڕێکراوە چەندە هەوڵە درێت کە لایەنی ڕۆحی لەم مانگە زیاتر بایەخی پێ بدرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستودیۆ لەگەڵ ئێمە مامۆستا محەممەد ئێنەیی پێشنێژ و تاقخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر باشتان دەکەین مفەقبی یارەبی. بەر لەوەی بچینە سەر گفتوگۆکان ئەو راپۆرتەی بینیمان کە کەسێک کاتی خۆی تەرخان کردو بۆ چاکردنەوەی ئەو پەرتووکانەی قورئان. بابەتەکەی ئێمەش گرنگیدانە بەلایەنی ڕۆحی ئەمە چەندە کاریگەری لەسەر لایەنە ڕۆحیەکەی مرۆڤ دروست دەکات کە کارێکی باش بکایان خێرێک بکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بێگومان دیارە مانجی ڕەمەزان کە مانجی چەندەها ناوی جۆرا و جۆری هەیە پێی دەوترێت شەهر الرەحمە، شەهر المەغفرە، شەهر التەوبە، شەهر الغوفران، یعنی چەندەها ناوی هەیە هەمووی موژدەبەخشە. جا لەبەر ئەوە کەوە یەکێکیان لەوانە شەهر العیباداتە لە حەقیقەتدا ئینسان لەو مانگەیدا هەر جۆرێک لە کردەوەکانی ساڵح بکە تەبعاً کردەوەکان چەند قات و سەد قات دەبنەوە لەبەر ئەوەی کە مەشغول بوون بە ئەو برایی کەوا دیتمان تەبعاً مەشغولە خۆی کاتی خۆی تەرخان کردووە بە خزمەتی قورئانی پیرۆز ئەوە معناوی بەڕاستی پلە و پایەکی بەرزی هەیە ئینشاءالله خوا موفەقی دەکات. بەڵێ مامۆستا بینە سەر
تەوەرەکەی خۆمان کە ئەوش ڕاهێنانی مرۆڤە لە ڕووی ڕۆحیە و لە مانگی ڕەمەزاندا کارکردن لەسەر ئەمایان بە ڕۆژوبوون چ سوودێک بە ڕۆحی مرۆڤ ئەگەیەنێت؟ بێگومان دیارە مانگی ڕەمەزان لە حەقیقەتدا تەنها بریتی نییە لەوە کە ئینسان هەڵبستی لە کاتی پاشێ و هەستایەوە و هیچ خواردن و خواردنەوەیەک نەخوات و هەتاوەکو بەربانگ یعنی کە بریتیبی خۆ مەنعکردن لە خواردن و خواردنەوە بەڵکو زۆر مەبەستەی لەوە بەرزتر و گەورەتری هەیە ئەویش کە چێکە لایەنی ڕوحیە ئەو شخصەیە کە ئەنەما عادەتەن پێغەمبەری خۆشەویستمان درود و سەلامی خوای لەسەر بێ لە کاتێکدا کەوا مانجی ڕەجەب و شەعبان دەهات هەموو جار دەگوی اللهم بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان رسول الله صلى الله عليه وسلم کە گەورەترین و بەرزترین مرۆڤە لە دنیادا لە کوورەی زەویدا ئەو تەمەنایی دەکرد طبعا تەمەنایەکەی لەبەر ئەوە نەبوو بڵین لەبەر تەمەن درێژی تەنها بۆ ئەوەی ئەو دەیزانی کە لەو مانگەدا چ خێر و بەرەکەتەکەیە چ شادیەکەیە و جۆخین و کۆکردنەوەی عیبادەت و تاعەتە جا لەبەر ئەوەی ئەو شخصەیە کەوا مەسەلەن بەرمونە شادمان دەبی بە مانگی ڕەمەزان یەک لە لایەنە ڕوحیەکانی ئەوەیە کە ئەو شخصەیە دەگەڕێتەوە بۆ پەروەردگاری عالەم توبوا إلى الله يعني سبحان الله گەڕانەوە بۆ لای خوای تەعالا شادی بەخشە بەو معنایە ئەو شخصەیە لەوانەیە پێشی ڕەمەزان هەڵەی بووبی کەم و کوڕی هەبی لە نوێژ و تاعەت و عیبادەت بەڵام بەهاتنی ئەو مانگە تەماشا دەکا بڕیار دەدا حتا زۆر کەسەیە لەوانەیە تەماشا دەکەین سبحان الله لە ژن و پیا و لە کوڕ و کچ تێدا هەیە پێشی ڕەمەزان بێن بالاتە بەڵام بەهاتنی ئەو مانگە جەوێکی ڕەوحانی پەیدا دەبیت و کولی کەسێک اشتیاقی هەیە مەیلی هەیە عیشقی هەیە بۆ ئەوەی کە ڕوو لە پەروەردگاری عالەم کە کەوا بوو لێرەدا لە حەقیقەتدا ئەو ڕەمەزانە تەنها بریتی نییە لە خۆبرسیکردن یا خۆتین و کردن بەڵکو لەوەی گەورەتر هەیە چکە خۆی ئەو شخصەیە مادام هەز دەکا بەوەی کەوا فەرمانی خوای تەعالە جێبەجێ دەکا خوای تەعالە کە دەفەرمی یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کە ئەنەما ئەو شخصەیە کە بەندەی خودای ڕەب العالەمینە ئامادەیە بۆ ئەوەی کە فەرمانی خوای تەعالە جێبەجێ بکە ئەگەر بە زاهریش ناڕەحەت ببی تێنوبی برسی کەوا بوو لێرەدا ئەو شخصەیە کە خۆی یەکلایی کردوتە لەوەی کە پەنا بۆ خوای ڕەب العالەمین بەری بەوەی شادمانە و مرتاحە ینی بەردەوام شادمانە کە باشەکەواتە مامۆستا توانین بڵێن ڕەمەزان زیاترە بێت هەوڵ بدرێ بۆ چالاکردنی لایەنە جەستەیەکەیان لایەنە ڕۆحیەکەیان کاریگەری لەسەر کامیان زیاترە بەڵێ طبعا ڕۆژ و لە حەقیقەتدا زیاتر بۆ لایەنە ڕۆحیەکەیە يعني زیاتر بۆ لایەنە ڕۆحیەکەیە بەو معنایە کە ئەنەما ئەو شخصەیە کەوا هەڵدەستی پەنا دەبا بۆ ئەوەی کە خۆی دوور کاتەوە لە هەوا و هەوەسی دنیا یاخود لە خواردن و خواردنەوە لە ڕاستیدا ئەو شخصەیە خۆی دەوڵەمەند دەکا بەچ بەلایەنی ڕوحی بەلایەنی ڕوحەکەی بەرز دەکاتەوە چونکە لە ڕەمەزاندا سبحان الله چەندەها شت هەنا کە هەمویان پێیان دەگوتێ ڕەوحانی یەکێکیان لەوانە مەسەلەن کە ئەو شخصەیە هەڵدەستی خواردن و خواردن دەخۆیەوە مەنع دەکا خۆی لە خۆیدا ئەوە بەرزبوونەوەی پلە و پایە بەرەو عالەمی مەلەکوت بۆ وەکو مەلائیکەت کە ئەنەما ئەو شخصەیە ئامادەیە لە پێناوی خوای ڕەب العالەمین و هیچ خواردن و خواردنەوەیەک نەخوا دوای ئەوەی شتیشی دیکەشی تێدایە سبحان الله کە دەڕێ شهر و سەدەقە یان شهر و ئیطعامی الطعام لەو مانگەدا ویژدان دەجوڕێت ئەو کەسەی کە مرۆڤە لەو مانگەدا تەماشا دەکەی بەهۆی ئەو بەڕۆژوبوونەوەی کە هەز دەکات لە حەقیقەت ئێش و ئازاری برسیاتی چییە خۆی لە خۆی ئەوە تەذکیرێکە یا ئینزارێکە بۆ مرۆڤ کە ئاگات لێبی لە هەژاران لە نەداران لەو کەسانە کە تەماشا نەدارن لەبەر ئەوەی ئەو شخصەیە لەو مانگەیدا لەلایەنی ڕوحیەکەی پاڵی پێوە دەنێ بۆ ئەوەی کەوا گەڕک بە گەڕک بگەڕێ ئەوەی کە مرۆڤ پیاوە یاخود ئافرەتە سبحان الله کە بەخۆمان دەبینین لەو مانگەدا بەدەیان کەس هەیە لە ژن و پیاو گەڕک بە گەڕک دەسوڕێ بۆ ئەوەی هەژارێک نەدارێک هەتیمێک بیوەژنێک ببینیتەوە بۆ ئەوەی کە دڵی شادمان بکە شادمانی بکە بەسێ بەوەی کە ئازوقەیەکی بداتێ یا پارەیەکی بداتێ خۆی لە خۆیدا ئەوە لە حەقیقەت بەخشینی ڕەمەزانە بە ئینسان کە ئەو شخصەیە دەیکاتە مرۆڤێکی خاوەن ویژدان و
خاوەن ڕەحم و بەزەی. باشە مامۆستا ئەو کەسانەی کە تەنیا بە ڕۆژوبوونەکەیان خۆگرتنە لە خواردن و خواردنەوە ئاماژەت بەوە کرد کە بۆ هەموو مرۆڤێکە بەڵام ئایا هەموو مرۆڤێک بەڕاستی بە ڕۆژوە یان تەنیا خۆی دوورخستۆتەوە لە خواردن و خواردنەوە و ئاماژەم بۆ کرد. طبعاً بێگومان پێغەمبەری خۆشەویستمان درود و سەلامی خوای لەسەر بێ ئەوەی بۆ ئێمە هوشیار ئاگاداری کردوینەوە کە ڕۆژی حەقیقی چییە؟ ڕۆژی حەقیقی و ڕاستەقینە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يسخب فإن سابه أحد أو قاتله فليقل إني امرؤ صائم دەفەرمی ئەگەر هاتوو ئێوە مانجی ڕەمەزان هات یا لە کاتێکدا کە ئێوە بە ڕۆژوو بوون بە هیچ شێوەیەک هەرا و ئاژاوە منێنەوە دەنگتان بەرز مەکەن و ئەگەر هاتوو کەسێک زنێوی پێدان یا شەڕی پێ فرۆشتن سبحان الله دەڵێ بەسینەیەکی زۆر فراوانە یعنی بەو معنایە ئەو شخصەیە تەماشا دەکەی لە ڕاستیدا ئەتوو هیچ تاوانێکت نییە ئەو شەربەت و دەفرۆشی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاینی ئیسلام و پێغەمبەری خۆشەویستمان درود و سەلامی خوای لەسەر بێ هوشیارمان دەکاتەوە ئاگادارمان دەکات و نسحەتمان دەکات دەڵێ فەلیەقول ئینی امرؤ مسلم با بڵێت برای بەڕێزم خوشی بەڕێزم ڕزار لێ دەکەم ئەو قسانەی کە دەکەی بەرامبەر بە من بەڕاستی ئەمن وڵامت نادەمەوە چونکە من مرۆڤێکی بەڕۆژوومە لە پێناوی خوای تەعالا من بەڕۆژوومە کەوا بەڕۆژی کەیفی خۆتە حەقی یان ناحەقی ئەمن وڵامت نادەمەوە کەوا بوو لێرەدا ئەوە گرینگە بۆ ڕۆژووی کە ئینسان مرۆڤی وا لێ بکات چونچی لە حەقیقەت یەک لە کارە ساتان کەوا ئاژاوی لێ پەیدا دەبی فیتنەی لێ پەیدا دەبی شەڕی لێ پەیدا دەبی چییە؟ تووڕەییە طبعا ئینسان ئەگەر هەموو شتێک هەر لە تووڕەیی پەیدا دەبی ئەگەر بەهۆی لەژێر سایەی ڕۆژوو ئینسان بوو بە ئینسانێکی حەلیم بوو بە ئینسانێکی لێبوردا ئەوە معنەوی ئاژاوەکە نەما لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم لە فەرمودەی دەفەرمی رب صائم ليس له في صومه إلا الجوع والعطش پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی زۆر بە ڕۆژوان هەیە زۆر کەس هەیە بە ڕۆژووە بەڵام لە بە ڕۆژوەکەی ئەوەی کەوا بۆ پێی دەمێنیتەوە تەنها خۆی تێنوو کردووە و خۆشی برسی کردووە بەڵام مەحرومە مفلیسە لە چیدا لە خێر و پاداشەکەی لەبەرچی لەبەر ئەوەی زمانی خۆی نەپاراستووە لەبەر ئەوەی درۆی کردووە لەبەر ئەوەی ئازاری مسلمانانی داوە ئازاری مرۆڤی داوە یان خۆت بڵێن حتا ئازاری گیان لەبەرانی داوە لەبەر ئەوە لە ڕاستیدا مرۆڤی حەقیقی و ڕاستەقینە لە مانجی ڕەمەزان خۆی مقەیەدە دەبی التیزام بکات بەو ڕێنماییانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی. باشە خواردنە جەستەیەکان ئیتر خواردنی ڕۆژانە و ئاوە بەڵام بینە سەر خواردنە ڕۆحیەکان ڕۆحیەکان بڵێ بێگومان طبعاً جەستە چۆن محتاجە بەوەی کەوا خواردن و خواردنەوەی هەبی یا خۆراشی هەبی لە هەمان کاتیشدا ڕوح ئەو خواردن خۆراکەی هەیە ئەوەش طبعاً بەس دەگەڕێتەوە بەوەی کە ئینسان خۆی یەکلایی بکاتەوە لە هەموو کاتێکدا بەڵام بە تایبەتی لە مانجی ڕەمەزان خۆی تێکەڵ بکات لەگەڵ چی لەگەڵ یادی خدای تەعالا لەگەڵ ذیکری خوای تەعالا بەو معنایی کە خدای رب العالمین کە دەفەرمی الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا ئەوە پێی دەگوتی غەدای ڕوحی ئەوە پێی دەگوتی خۆراک خواردنی ڕوحی ئینسان لە کاتێکدا کەوا دەگەڕێ لە کاتێکدا دەسوڕێ چاوی بە جایەک دەکەوی چاوی بە دارێک دەکەوی بە گیان لەبەرێک دەکەوی کە تەماشا دەکە یاخۆ سەری بەرز دەکاتەوە بە ملیۆنەها ئەستێرە دێتە پێشچاوی ئەو شخصەیە سبحان الله نقوم دەبی غەرق دەبی دەکەویتە چ بەحر و دەریای ذیکری خوای رب العالمین دەفەرمی ربنا ما خلقت هذا باطلا ئەو نەوەشتانە بەو معنایی ئەو یادی خدای تەعالا وا لە مرۆڤ دەکا کە ئینسان هەرچی غەم و پەژارەی ئەو دنیاە لە یادی نەمینیت بە هیچ شێوەیەک یعنی کە ئەنەما لەبەر ئەوەی چونکە لە حەقیقەتدا دەوڵەمەندی سەروەت و سامان یا خواردنی بەلەزەت و ئەوانە نابیتە سەبەبی شادکردنی قەلب و دڵ بەڵکو ئەوەی کەوا دڵی ئینسان زیندوو دەکاتەوە و ڕوح و گیانەکەی بەرز دەکاتەوە و دەیبات ینی دەیڕفێنی دەیفرێنی بۆ عالەمی مەلەکوت چییە یادی خدای تەعالایە لەبەرەوە لە حەقیقەت و ڕاستەقینە ئەوەی کە گرنگ و مهمە ئەوەیە کە ئینسان
لهمو كاتك دا بيوندار بي بخواي رب العالمين وكو رابعي عدوي طبعا همومان بيستومان كوا أوجنا صالحين أو داري زور جرينج بوا لحقيقة دا كارجي شوت أويك لحلقي دا سندها صدان نفردان يشتو حتى الجنوب ياو دلي بردوام دلي أو دعاي ذكر دريو اللهم إني أعوذ بك من كل ما يشغلني عنك خدايا رب العالمين من خود باريزم لهرش تيك دا كأمن والي بكاتو مشغول مكالتو ومن كل حائل يحول بيني وبينك خدايا خم دا باريزم لهمش تيك ببيت بردا يا ببيت حجاب لبيني منو تو خدايا رب العالمين يعني سبحان الله واتي قلب ودقل پروردگاري عالم كهرتي دنيا للاوي هيسا هرتي دنيا للاوي قيمته بها جينية بلكو بها وقيمتها موها خوشويستي ومحبتي خدائية ما مستالقل بردوام بي اچينا هوليرو پامنرمان زردشت حمي راستوقو لنخوشخاني لدايقوني مندالانا زردشتم کاتت باش پێمان بڵێ کارمەندانی تەندروستی کە ئێستا لە نەخۆشخانەکان چۆن پارشێوەکەن یان لەگەڵ هاتنی ڕەمەزان چەندە بۆ ئەوان کارەکانیان با بڵێن سەختتر بووە کە لە شەواندا هەر چەندە ئەوان جێگای دەستخۆشیە بۆیان کە زۆربەی کات ئەبێت لە فەرمانگەکەی خۆیان یاخود لە نەخۆشخانەکان بمێنەوە بەڵام ڕەمەزان چ کاریگەریەکی لەسەر پارشێ و ژیانی ئەوان دروست کردووە بله دم باش سارا از لنها نخوشخانه یا اجدایک بون لناو هولی را پایتختم دما کو از و هفکارن خوشیوان ام در باسی ناو نخوشخانه بون تشتی کو بالا مکشاندی کو تیمن نوجدران یام پزشکان نیرسان ریوبرتیا نخوشخانه همی وکو خمایه هر کس کار خود که چه سر کار خود زاروک اجدایک دبن نخوش دارنتن لجبو کو ام بهتر بزامن کا چند باندورا زحمتی لسر جانا دکتران نیرسان جبود و مها روجیه داد مها روجیه داد تایبت ام بجن دپاشی ودا از یکسر جم بشم جم ریوبرتیا و نخوشخانه برز احمد و کون تیرو غفری الاداره ببجه شاف چه خاص زحمتی بو و هي دمها روجیه دا وقتی کون پاشی ود خون چه خاص کاریگری بو زحمتی الوکریه زور بخیراتنی کانالکت عندك کانال بشار براستی ما وكو مستشفى لدايق بونو فيركاري روجانا 24 ساعات خدمتي هاولاتيانو لخدمت او نخوشانه كسردان ما عندكن اما وكو برابراتك خومان وكو برابراتي تندرستي هولير كنخوشخانه افرتانو لدايق بونا 24 ساعات لخدمت نخوشكاني خومان داين بارشيو ايوارا بربانك همو دامك لا باش تو زحمتي بو درست نبونا مجي كوتي باشي وقالك جار حالات انتوار ايانتن بالتاكيد باشي ويكا افطار دكريتن نخوشك زياتر سردان ماندكاتن و ايما لخدمت نخوشك كمان داين الراوشكاري افرتان مان هيك 24 ساعه كراويه وتواري وبشكاني عمليات ودكتور اخصائي كان مان هردم لخدمت نخوشكان داين وجماره تليفون كانش مان بردوام كراونا كلا مستشفى خدمتي نخوشمان دكن بجماره كان 06224 0064 0065 و 0066 قالك لخدمتي باش بله ساره از خوازم بهتر درباسی جم دكتور پزشک جنبم دكتور آدم باش بورم ما چکیش دم تجی گرت یکم جار دمها روجیه دا کاتی پاشیو اون چه زحمتی دکشین وکو نوجدار وکو پزشک دوام روجیه دا و ازانم و لورجی نخوشخانه اش دایک بونه اون گلک حالت فریا کوتن تاور اش بوچه بله بله الحمد لله يعني سوا شو بري يعني بانجي بارشيو بس الحمد لله مكارمندي ودكتوره كان لاركي خمان وكروجه شي اساي وكروجه شي نق شوي بيدو وكروج ايش دكاين الحمد لله وانا دكار ما دكان خريكي لدايق بن سرشتني مس خريكي نشتر قريني بنا خوش كان بله دخوازم تشتگیدیم بزنبم قالك جاران نمونه نه تا قلت احتمال نشترگری کیان عملیاتک چه لکاتی پاشیو اگر عملیاتک چه تو چاور روجی دیگری روجا دیگه تو پاشیو ناخوی طبعا يعني رزقار كني جاي نخوش كا مهمتر لخواردني بارشي وكلو دكتوره كوني يعني وارك كم عيني وهم انساني طبعا ما لا مهم تركنا خوش كرز قالكين نك خوارنك بخوي قالك سباش بوتا بالكيش بيجو من دستي وصاغ من از خوازم بهتر درباسي جم نيرس جيم بمسارا كابن نيرس لفرجانا خوشوات قدام باش ورا ليفر وكو نيرس ون امبيجن تشوا بوش بيد خون الكرد خون چه زحمتي هي ون چه زحمتي دكشين هر وكو خلقي
لە خزمەت هاوڵاتیان داینا لێرانە باشیر دەکەنەوە هەم کەسێک پێی خۆشە لە ناو ماڵ و عایلەی خۆی دابێ بەڵام من شوشێرکەچی نیشتیمانی لە خزمەت نەخۆشەکانی خۆمانداین هەگەر تجي كرمكي الفر از بورم خوردنگه هكي مطعمك هي دمكو كوتي بوشيف نيف دم جميره كدين ايوا همي بيكا ودچن يوم بشك دوام دكي بشك تشي دخويت كوريج مره بيجي زاري وای حالته كان نخوش كان نتواني بدزيان بيري اگر بزان حالته كان اي بيان دتين خواردنك دينين اتينو زي خومان يعني او ها نتواني نخوشي بدزي بيري نو او هذا بي لدياريان بين بله گلکس باز اگر توی کرم کی باشه تا اگر کرم کی پیش کامیره تا خودی چه بیجی دو ماه روزیه دا بو پاشی و بیگمان ها کاتی پاشی و اون همیجی خدان مالباتن عائله نه با خوشه کن دیگه مالباتی خوابن لیره استون دامن چه خاص اون زحمتی دکشین واش پیامکه والله اما بيمان خوش المالي خمان بين لقل عائله خمان بلام او اركا كل بيج مالي خمانا يعني ارك خمان زي بزيدكم فهموا الشبيك لخص مداينا بله گلکس باش بوده باشه هگر سارا توره بدی من افکار من شوان دگل بردوام به دکتر دم باش از بارم الور که زاروکن کم اندام هنه باشه ام در باسی جمع بن هگر کو افکار من بردوام به دگل من الور که جی بش کم اندام انا زاروکن کم اندام هگر بله در باس به دکتر سپاس بۆ هاوکارمان زەردەشت حەمێ لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەرچەندە ویستی بچێتە بەشی ئەو منداڵانەی کە تازە لەدایک بوون بەڵام پەیوەندیەکە بچڕا زۆر سپاس زەردەشت جارێکی ترەگەڕینەوە لای تەوەری ئەم شەومان لە بابەتی ئاینی کە ئەویش ڕاهێنانی ڕۆحی بوو لە مانگی ڕەمەزاندا مامۆستا من ویستم پرسیاری ئەوە بکەم چەندە گرنگە ئەو کەسانەی کە زیاتر لە ڕۆژدا خۆیان سەرقاڵەکەن بە ئامادەکردنی خواردن و ئیتر بەربانگ و ئەوەندە بایەخ بدەن بە نوێشکردنیان عیبادەتیان یان بیر لە بابەتە ئاینەکە بکەنەوە وەکو کە ئاماژەمان بۆ کە لایەنە ڕۆحیەکە نەک لایەنە جەستەییەکە بەڵێ بێگومان دیارە ئێستا بۆتە هەر دابوو نەریتێک سوبحان الله کە ڕەمەزان هات ئینسان وا دەزانی دەبێت تەواوی تەعام و چێشت و شتی زەریف هەر بۆ ڕەمەزان بی لە حەقیقەت ئەوە شتێک کە تازەوا بزانم سەرتاسەری جیهانیش هەر بەو شێوەیە هاتووە خۆش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەنەما ئەو شخصەیە دوو زەمینە خواردووە بەیانیان و نیوەڕۆ دەیەوێت تەعویزی بکاتەوە تۆڕەی بکاتەوە لە مەغریب بە هەر حاڵ لە ڕووی شەریعەتەوە ڕێی لێ نەژیراوە ئەو ئینسان کەوا سفرەی خۆی برازێنێتەوە ئەگەر هەیبی بەڵام بە مەرجێک ئیسرافی تێدا نەبی ئەوە خەلەلی تێدا نییە بەڵام لە جیاتی ئەوەی لە حەقیقەتدا لە ڕاستیدا لە جیاتی ئەوەی کەەوە ئەو هەموو کاتی خۆی سەر بکابل لە ئامادەکردنی چێشت و ئەنواعی خواردمانی ئەوانە ئەو چ پیا و چ ئافرەتە ئەگەر بکرێت مەسەرن خۆی مەشغول بکە بە قورئان یا بە زیکری خوای تەعالا یاخود بە نوێژ و تەعات ئەوە باشترە بێگومان باشە بینە سەر بابەتێکی تر لە هەموو جیهان بەڵام ئیتر لە کۆمەڵگەی ئێمەش وەکو ئەو پێشکەوتنی کە لە بواری تەکنەلۆژیا هەیە بەکاریەت زۆر جار کەسێک هەڵێ لە بری ئەوەی دانیشم باسی کەسێک بکەم یان غەیبەت بکەم خۆم مەشغوڵەکەم بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئینتەرنێت ئایا ئەمە دروستە؟ واللهی طبعا هەر شتێک کەوا ئینسانی مەشغول بکە لە زیکر و یادی خوای رب العالمین ئەوە لە ڕووی شەریعەتەوە شتێکی ناپەسەندە و خراپە هەر شتێکەوە ئینسانی دوور بکاتەوە لە یادی خوای تەعالا یا لە زیکری خوای تەعالا یا خوا نەخواستا کار بگاتە ئەوەی کە نوێژەکانی تەئخیربی ئەوە بێگومان خراپە بە تایبەتی ئەو تۆڕە کۆمەڵایەتی و ئەو فەیسبوک و ئەو شتەی کە ئێستا حالی لەبەردەستی ئەو خەڵکەدایە و بەڕاستی زۆری کاری گەیشتوێتە ئەوەی کە ئەوەندەی مەشغول دەکا وەکو بەحەز دەکەن تێیدا هەیە سوبحان الله شخص وەکو بەحەز دەکەن هەیە لە دەرەوە هاتووە لەوانەیە 89 ساڵە باب و داشی خۆی نەدیبوون کەس ئاگای لە کەس نییە نێجاتی ئەوەی بابە یان دایکە یا برایە یا خوشکە تەماشای سەر و سیمای کوڕەکەی بکە یا برای بکە یا مەسەرەن ئامۆزای بکە تەماشا دەکە هەر کەسەی سەری شۆڕ کردووە لەسەر خەریکی فەیسبوک و ئەوانە ئەوە کارەساتە لە حەقەتدا بەخۆی یەکێک لە لایەنە ڕۆحیەکانی ڕەمەزان ئەوەیە کەوا خوای ڕەب العالەمین چی دەوێت لە ئێمە دەیەوێت ئەو بەندەی ئازاد کات چونچی خەتەر لەوەیدا کە ئینسان عەبد بی یاخود مەسەرەن کۆنتڕۆڵی نەفسی خۆی پێ نەکرێت جا لەبەر ئەوە ئەو یەک لە شتەکانی لە حیکمەتەکانی ڕەمەزان ئەوەیە ئەو شخصەیە خۆی ئازاد بکات لە هەوا و هەوەسی نەفس
چونکە زۆر کەسەیە کەواتە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەرچێتە ئەو چوارچێوەیەوە. بەڵێ بەڵێ هەر کەسێک کە کار گەیشتە ئەوەی سبحان الله وەکو مدمینی لێدێت، وەکو یان بە ئیستلاح پێی دەڵێن معتاد، ئەو شخصەیە کەوا تەماشا دەکە معتادە بە تریاک و یاخود بە حەشیش و بە فلان و حتا وەکو بە جغارە و بە شتانەدا بەعزە کەسێک هەیە بەکارهێنانی ئەنتەرنێت یا بە بەکارهێنانی ئەو فەیسبووکەوانە وەکو معتادی لێ هاتووە، ناتوانانی سەری لەسەر هەڵبگری، ناتوانانی تەبعاً ڕوو لە خوای رەب العالەمین بکە. کەوا بوو لێرەدا بەڕاستی ئەوە کارەساتە بە تایبەتی ئەوانە لە حەقیقەت وەکو جەنابتان دەزانی ئەوەی کە جەیداخ و ئەسەفە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە شتی زۆر زۆر ناپەسەندی تێدایە، چونکە شتی وای تێدایە وەکو بوختان تێدا هەیە، وەکو ملاحەزەم کردو کە تێدا هەیە لەوانەیە باسی کەسێک بکەن یان بە شێوەیەک لە شێوەیەکان هەڵدەستی بە نەوعێک ئیفتیرایەکی بە نەفەرێک دەکا، بە کچێک دەکا، بە کوڕێک دەکا، بە پیاوەکی ناودار دەکا. لە حەقیقەتدا ئەوە کە خوای رب العالمین دەفەرمێ الذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. شخصك ئاگای لە هیچ شتێک نییە، ئەو شخصەیە ئەگەر پیاوە ئەگەر ئافرەتە تەماشا دەکە و کارەساتێکیان بۆ دروست کردو و خەڵق کردو کە ئەو کارەساتە کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان یا لە ڕێگای فەیسبوک یا لە ڕێگای ئەو کارانەیە کە ئەوان دەزانن ئەنجامی بدەن و تەرتیبی بکەن، تەماشا دەکەی فیتنەی تێدایە کەوا بوو لێرەدا ئەلفیتنەت و ئەشەد من القەتلی، ئەوە معنای وێ بەڕاستی ئاژاوی ناوە. باشە جاران ئەگەر کێشەیەک هەبوایە تەنیا لە نێوان ئەو دوو کەسە بوو کە کێشەکەیانێ، ئێستا خەڵکی تریش ئاگادارە بەشداریەکە قسەی خۆی لەسەرەکە، ئەمە لە ڕووی ئاینیەوە چەندە زیان بەلایەنی دەرونی و ڕۆحی کەسەکە ئەگەنیان، چەندە بابەتەکە با بڵێن ئەچێتە چوارچێوەی کارێکی نەشیا و خراپەوە کە ئەویش بە هەمان شێوە بەشدارە بێت لەو بابەتە کە بابەتی ئەویش نییە. بابەتی ئەوی نییە طبعاً ئەگەر شخصێک مەسەرەن بەنمونە قسێکی هەڵبەست بە نەفەرێکدا زارە یەکەمین ئەو بخۆی ئەگەر بێت و قسەکە خۆی لە خۆیدا ڕاستیش بی حتا ڕاستیش بی دروست نییە ئەو سێڕە چونچینێ و پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم دەفەرمی من ستر شخصا ستره الله يوم القيامة يا ستره الله في الدنيا. کەسێک ئەگەر عیبی کەسەشی داپۆشی خوای رب العالمین لە دین و دنیادا عیبەکانی دادەپۆشی. کەسێک ئەگەر بێت و عیب و عاری خەڵک وە دەربێخیت و بەو معنایی بیەوێ ئابڕۆی بسی یا بیەوێت کەەوە سووکی بکات لە ناو خەڵک، بێگومان خوای رب العالمین انتقامی لێ دەگرێت و بە شێوەیەک خوای رب العالمین عقابی بەسەردا دەبارێنیت و ئەویش خۆی لە خۆیدا ئابڕۆکەی دەسیت. باشە ئەگەر بینە سەر شێوازی چێژوەرگرتن لە عیبادەت چۆنە بۆی خەڵک لێرەوە وەکو دەرفەتێک فێر ببێت یان بزانێت چۆن گرنگی بە لایەنی ڕۆحی خۆی بدات. بەخۆی یەکێک لە وەرگرتنی لایەنی ڕۆحی لە حەقەت لە ڕەمەزاندا وەکو باسمان کرد ئەوە کە ئەو شخصەیە کە ئەنەما فەرمانی خوای تەعالای جێبەجێ کردووە و یەکێک لەو شتانەدا کە لایەنی ڕۆحیە کەس نییە لە دنیادا لە ژنوو لە پیا و لە هەموو تەمەنەکان کە ئاوات و هیوای نەبی لە دنیادا، هەموو کەسێک نەوعەک لە ناوعەکان ئاوات و هیوای هەیە، یاخود مەشاکلی هەیە، یاخود تەنگ و چەڵەمەی لە ژیاندا هەیە. بۆیە ئەو شخصەیە لەو حاڵەتەدا بە تایبەتی شەوانە و لە شەوەکانی قەدر ئەو شخصەیە کە تەماشا دەکات دەمێنیتەوە شەوانە نیوە شەو، ئەوە بەرماڵی خۆی ڕادێخی لە دەرگەی خوای تەعالا ڕادەوەستی، یعنی کە ئەنەما وادە حیساب دەکات ئەو شخصەیە هیچ پسکراوەتەوە لە سەروەت و سامان لە پلە و پایە لە هەموو شتێک پسکراوەتەوە، تەنها ڕاوەستاوە وەکو بەندەیەکی ملکەسی لە دەرگای رب العالمین ڕاوەستاوە بۆ ئەوەی کە ئەو شتێک کە لە دڵیدایە داوای لە خوای تەعالا دەکات. کەوا بوو لێرەدا ئەوە لە لایەنی ڕوحەکەی زۆر مهمە ئەو شخصەیە کە ڕاوەستاوە لە بارگای خوای رب العالمین خوای تەعالا کە دەفەرمی وئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب، دەڵێ ئەگەر بێت و بەندەکانی من بەڕاستی سبحان الله لە خوای تەعالا نافەرمی بڕێ وەڵای بڕۆ نەکەن فڵانە کەس و فڵانە مەلا و فڵانە شێخ و فڵان کەس با دوعاو بۆ بکەن، هەر دەفەرمی وئیذا سەئەلەکە عیبادی عنی. عیبادەکەش چییە؟ ئەو شخصەیە کە ئامادەباشی کرد بەوە کە بەرماڵی ڕایەخست و لە دەرگای خوای رب العالمین ڕاوەستا و ئەگەر ڕوحیەکەی گەیشتە ئەندازەیەکی وا لە کاتی شەو نوێژەکانە یا لە کاتی پارانەوە گریانیشی هات، ئەوە معناوێ بەڕاستی نور عەلا نورە، ئەوە تەئسیرێکی زۆری لێ کردووە لە کاتی ئەوەی کە لەبەر خوای تەعالا دەپاڕێتەوە و دان دەنێ بەوەی کە خودای
رب العالمین من بێدەسەڵاتم من لە دەرگای تو ڕاوەستاوم ئەو ئاواتەم هەیە ئەو هیوایم هەیە یان خۆیان لێت دەپاڕێمەوەکەوە ئەو غەم و پەژارەی کە هەمە لەسرم لابەری ئەوە خۆی لە خۆیدا سبحان الله ئەو شخصەیە بەرزی دەکاتەوە لە شێوەیە کە ئەنەما لە غەیری خوای تەعالا داوار هیچ کەسێکی دیکە ناکات. باشە مامۆستا کەسانێکن عیبادەتەکەن نوێژەکەن یادی خوا ئەکەن بەڵام لەو کاتەش لەوانەیە بیریان بۆ بابەتی دیکەش بڕوە ئیتر بیر لە بازرگانی کردن بێ یان کارێکی خۆی بەیان کێشەیەک بێ کە هەیەی ئەمە کاریگەری لەسەر لایەنی ڕۆحی و کەسە دروستەکە کە بەرەو باش بوونی بەرێت بەڵێ طبعا ئەو شخصەیە ئەگەر ئەسڵ ئەوەیە کەەوە لە غەیری خوای رب العالمین یاد لە هیچ نەکا بڵێنیان نەڕێن ئێمە هەمومان وایە ینی نیوە بە نیوەیە نیوەمان لەوانەیە متعلق بین بە دنیا نیوەشمان متعلق و پەیوەنددارین بە کارەکانی ئاینی زە ئەگەر نیوە بە نیوەش بی ئەوە بەڕاستی هەرشتەشی باشە بەڵام خوا نەخواستەگە ئینسان بەردەوام دڕەکەی پەیوەند بیا ببیتە عەبد و بەندەی نەفسی خۆی هەر خەریکی کۆکردنەوەی سەروەت و سامان بی یا پلەپایە بی یاخۆت خەریکی غاردان و هەڵاتن بی غاردان بی لە دوو دنیا و بە هیچ شێوەیەک یادی خوای تەعالا نەکاتەوە ڕۆژێک لە ڕۆژدان سوودە بۆ خوای تەعالا نەبە و بە ڕۆژوو نەبی نەزانی نوێژ چییە و ڕۆژوو چییە و سەدەقەت چییە و زەکات چییە ئەوە کارەساتە بەڵام ئەگەر شخصێک هاتە مەیدان لە هەمان کاتدا نوێژیشی دەکرد و ڕۆژیشی دەگرت و زەکاتیشی دەدا و یارمەتی فەقیر و هەژاریشی دەدا بەڵام لەگەڵ ئەوەشدا خەریک تیجارەت و بازرگانی بوو هیوایەتی هەبوو طبعا منافەسەی دەکرد منافەسەی دەگەڵ ئەوانی دیکە دەکرد ئەوە لە ڕووی شەرعدا لە ڕووی ئاینی ئیسلامەوە ڕێگری لێ نەکراوە لەوەدا. باشە ئەم کەسانە خۆیان هەستی پێەکەن کە لە ڕۆڕۆحیەکەەوە سوودیان پێناگایان نیشانەکانی ئەو کەسی کە لە ڕۆحیەکەی بەهێزە چییە؟ تێدا هەیە طبعا ئەوە لە ڕاستیدا کە بڵین خەریکی تیجارەت و بازرگان و ئەوانەیە بەڵام لە هەمان کاتیشداکەوە مەشغول بوو بە یادی خوای تەعالا یا مەشغول بوو لە کاتی ڕەمەزاندا بە زیکر و تاعەت و بەدا بەشکردنی سەرچووکە بخۆی سبحان الله نوێژ لەزەتە چی هەیە بە تایبەتی ئەوە یەک ڕۆژوو لەم پێی دەگوتری خۆراکێکی ڕوحی هەیە نوێژ خۆراکێکی ڕوحی هەیە ڕاوەستایی لە بارگای خوای تەعالا بەرماڵ ڕایە خست و لەبەر خوای تەعالا پاڕایەوە دوعات لێ کرد لە بە شێوەیەکەوە دوور بوو لە ڕیایی تەنها بووی بە تەنها ئەوە پێی دەگوتری خۆراکی ڕوحی. باشە جاری وا هەیە بە هەر باسییاوانە نەکەین کە کاری گەورەیان خۆ جاری وایە ئافرەتێکە خواردن دروستەکە خەیاڵی لای خواردنەکەی نەسووتێ و نوێژەکە یان مناڵێکی هەیە خەیاڵی لای مناڵەکە شتێکی لێنێ و نوێژەکە ئەمەش هەر ناچێتە ئەو خەیناکە نوێژ دەکات تەبعاً ناکرێت بڵێ هەر ئێگزاری خۆی ئەوە بکات و خۆی مفلیس بکات و شتی و تاعات حاضر نەکات بە هەردووشی بکات لێردا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة خوای تەعالا وای فەرمووی دەڵێ خوایە هەموو ئەویان ئاسایی ئەدی ئاساییە چی تێدانی مانەوێ خوای تەعالا داوا بکە بڵێ یا ڕەبی خوددایە ئاوات و هیوایەتەکانی دنیاییشم بۆ حاصل بکەی دنیای ئەولاش. بەڵێ کەسانێکی تر هەن بە نیەتی خۆلاوازکردن لە ڕەمەزان بە ڕۆژوە بن ئەمە جیاوازی چییە لەگەڵ ئەو کەسێک کە وەکو ئەرکە ئاینیەکە بە ڕۆژوە بێت؟ والله طبعا پیغمبر صلی الله تعالی علیه وسلم کده فرمی صوم و تصحو عادتا روجو وکو دکتورانش اوان شارزانه لێکدانەوەیان کردووە دیارە لایەنی تەندروستی گەلێک زۆرە زە ئەو شخصێ ئەگەر هاتو لە پاڵ بەندایەتی کردنی خودای تەعالا ئەوەشی دەدڵ داوی بڵێ بەهۆی ڕۆژێکەوە کەمێک لاواز دەبم ئێوە ئیشکالی تێدا نییە. بەڵێ یعنی بەو معنای ئەو شخصەیە کەسێک قەڵەو بوو ویستی گوتی لەو ڕەمەزانەیدا بە ڕۆژوو بم بۆ ئەوەی کەوا چێشم کەم بیتەوە وەزنەکەم بێتە خوارێ هەر ئەوەندەی دەگەڵدا بچکە ئینەمە الأعمال بالنیاتی بە هیچ شێوەیەک مەقصودی ئەنجامدانی فەرمانی خوای تەعالا نەبوو والله ئەوە معنایەوە بەری ناکەوی. باشە ئەوە نیەت مهمە بەڵام ئەگەر هاتوو بە دەرەجەی یەکەم مەبەستی بوو ئەنجامدانی فەرمانی خوای تەعالا و ئەوی دیشی لەگەڵدا بوو ئەوە خەیناکە. کاتەکەمان لەگەڵ جەنابتان بەرەو کۆتایی ئەڕوا کۆتا پرسیارم یان با کۆتاوتەی تۆ بێت ڕێنمایی تۆ چییە بۆ موسڵمانان بە تایبەت کە هێشتا ڕەمەزان لە سەرەتایە و کاتێکی زۆر ماوە بۆی هەوڵ بدەن گرنگی بەلایەنی ڕۆحی خۆیان زیاتر بدەن؟ والله طبعا کاتەکە داوەن ئەوەی داوا لە مسلمانان دەکەین ئەوەیە کە خوای رب العالمین دەفەرمی یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئەگەر ئەو مسلمانان کەم و کوڕیان هەبی لە تاعات و عیبادەت یا خوا نەخواستە
هەندێک شت بکەن کەوا پێچەوانەی ئاینی ئیسلامە یا کاری ناڕەوا بکەن داوایان لێ دەکەین لەو چەند ڕۆژەی کەوا ماوە زیاتر لە ڕوو لە خوای تەعالا بکەن بەتایبەت کە شەوانی قەدرمان لە پێشە ئەوە زۆر گرنگ و مهمە چونکە لە حەقیقەت وەکو پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ڕەمەزان مانگەکی بەڕێزە پڕ خێر و بەرەکەتە کەوا بوو گرنگ ئەوەیە ئەگەر کەسێک خزمەتی میوانی کرد لە سەرەتا و لە کۆتا بەڵکو لە کۆتاییەکەی زیاتر ڕێزی بگری و احترامی بگری جارە داواکارین لە مسلمانان لەو چۆن ڕۆژانەی کەماون و بەتایبەتی شەوانی قەدر زیاتر خۆیان یەکلایی بکەنەوە زیاتر خۆیان بکردنەوە لە ئارەزوەکانی دنیایی وە زیاتر خۆیان تێکەڵ بکەن بە ئاین وە زیاتر گرنگی بدەن بەلایەنی ڕوحی و غەدای ڕوحی و خۆراکی ڕوحی کە بەرزبوونەوەیە بۆ مەلەکوتی ئاعلا بۆ ئەوەی کە خوای تەعالا لە دین و دنیادا سەرکەوتومان بکە. بەڵێ مامۆستا محەممەد ئێنەی پێشنێژ و تارخن زۆر سپاس بۆ ئامادەبوون. ئێمەش سپاس جنابت دەکەین موفق بیارە. زۆر سپاس. تەوەری هونەری ئەم شەومان لەگەڵ هونەرمەند و سرودبێژی ئاینی ئەیاد محەممەد دەبێت بەر لەوەی بچینە لای ئەو هونەرمەندە و گفتوگۆ لەسەر بەرهەمەکانی بکەین پێکەوە بەرهەمێکی دەبینی. سەرەپام دڵم عەشق و هەوینایە لە بۆ دیداری سەرداری مەدینە لە بۆ دیداری سەرداری مەدینە تو خوابادی سەبا و بیرە هەواڵێ لە بۆ غەمگین دڵێ ئاشوفتە حاڵێ لە بۆ غەمگین بڵێ ئاشوفتە حاڵێ کە بانک و زەمینە سۆرم دەواکەم لە ماڵی حاڵینە زۆرم نەهاکەم درەختی عومری بە وەختم چاوەڕێیە نەخۆش و دەردەدار و نیشتە جێیە نەخۆش و دەردەدار و نیشتە جێیە مەگەر ئاوی حەیاتی دیتنی ئەو لە ڕوولا بە هەناسەی زوڵمەتی شەو باواتم شەوێ بەیت و ئەوینەم بەدەی بێت و جەماڵی ئەو ببینم باواتم شەوێ بەیت و ئەوینەم بەدەی بێت و جەماڵی ئەو ببینم بەدەی بێت و جەماڵی
بەڵێ بەڕێزان وەکو ئاماژەمان بۆ کرد ئەوەی بینیمان بەرهەمی هونەرمەند ئەیاد محەممەدە و ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە بۆ قسەکردن لەسەر کارە نوێیەکی بە تایبەت بۆ مانگی ڕەمەزان کاک ئەیادەم کاتت باش زۆر بەخێر بێت. زۆر سپاستانەکەم پێشی. بینە سەر ئەو کاری ئێستا بینیمان هی پێشتر بوو بەڵام بینە سەر کارە نوێیەکەت با باسی ئەوە بکەین کارە نوێیەکە چییە دواتریشەی بینین کێ لەگەڵت بوو کێ هاوکارت بوو بەرهەمەکەت کەی تۆمار کرد دەستخۆشی لە بەڕێستان دەکەم لەوەک 2 ساڵی ئەو دوایی کە حەزم کرد بەرهەمەکان بە شێوازێکی تر و ستایلێشتر تۆمار بکەم ئەوش پێشتر بەرهەم زۆر بوون بە زمانی کوردی بەڵام ئەوجاران پێم خۆش بوو ستایلەکە تۆزە بگۆڕێ هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی بینینی جەماوەرە بۆی جەماوەرێکی تریش بتوان سوود لە بەرهەمەکان ببینن بە تایبەتی زمانی عەرەبی و ئینگلیزی کار ئێستا لای خۆشمان خەڵکی خۆشمان حەزیان لە گوێگرتن هەیە لە گۆرانی ئینگلیزی و عەرەبی ئەنی پێیان خۆشە لەو ستایلانش نیش پێم خۆش بوو لە 1-2 ساڵە بەرهەمی تر تۆمارکەم ئەوە بوو پارساڵ بەرهەمێکم تۆمار کرد بە ناوی ئیتەقو الظوڵم لەسەر ظوڵم بوو بە زمانی عەرەبی و ئینگلیزی بوو لە ئاواز و میوزیکی کاکێمە حوسێن و لێرە دەستخۆش لێ دەکەم سوپاسی دەکەم بەرهەمێکی ترم تۆمار کرد چەند مانگ لەمەوبەر ئەویش هەر زمانی 3 زمان بە زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردی بوو ئەویش ئاوازەکەی هی خۆم بوو و میوزیکەکەی کاک ئالان سابیر داینابوو دەستخۆشی لەویش دەکەم بەڕاستی ستافێکی زۆر بەشداریان لەو بەرهەمانە کردووە ناکرێت لێرە ناوی هەمویان بینم کاتێکی زۆری دەوێت لێرە دەستخۆشیم بۆ هەمویانێ ڕۆژ سڵام هەیە بۆ هەر هەمویان بۆیە پێم خۆشە بەرهەمەکان بەڕاستی زیاتر هەموو خەڵکێک سوودی لێ ببینێەوە بتوانین جەماوەرێکی زیاتر سوود لە بەرهەمەکان ببینێەوە ئەو ستایلانەش ستایلی با بڵێن جیاوازن لەگەڵ ئەوانی پێشتر لەوانەیە چەند کارێکی سنەتی مەبێ ئەوەی کێستا دابەزی کارێک بوو لە شێوازی سنەتی پێدەگوتریانی شێوازێکە بەڵام ئەوەن تر جیان لەو باشە ئەو زمانانەی کە هەڵت بژاردۆ بە چەند زمانە گۆرانی بڵێ ئەما بێتە ستایلی داهاتوت هەر بۆ شێوەیە گۆرانی بڵێ یان تەنها ئەم چەند بەرهەم وڵاهی مەرج نییە ینی خۆم حەزم بەشتی سنەتی هەیە زۆر بەڕاستی بەڵام ئەو شێوازەشم پێ خۆشە چکە ئینسان هەر گۆڕانکاری هەبی لە ژیانی لە هەموو شێوەیەک گۆڕانکاری پێ خۆشە لە بەرهەم بۆچی بیرت لەوە کردەوە کە بەو ستایلە گۆرانی بڵێ وڵاهی ناڵێم بۆی زیاتر لەو چارچێوەی کەەوە تەنها بە کوردی بچینە دەرەوە لە بەروی من بەرهەمم زۆرە بەڕاستی بەڵام کلیپم کەمە بەرهەمەکانە چەند ئێستا 6 تراک لەوانەیە بەرهەم هەبێ گۆرانی چکەم لە ساڵی 94ەوە تا ئێستا گۆرانی تۆمارکەوە بچوو بووم ئەو کاتە منداڵ بووم هەموو بەرهەمەکانیشت گۆرانی ئاینیە نەخێر مەرز نیە هەمووی ئاینی بێ لایانی ئیجتیماعی لایانی وجدانی بۆ نیشتیمان ینی زۆر یەکەم بەرهەمت بابەتەکەی چی بوو یەکەم بەرهەمم وەکو بەرهەم کاسێتێک بوو تۆمارم کرد چەند تراکێک بوو هەمووی مناجات و بەڵام وەکو زۆر جار لە چاپێکەوتنەکان ئەوم دووبارە کردوەوە بە شانەزی و دووبارەی دەکەمەوەکەوە لە ناو مانگی ڕەمەزانیشین بەڵام یەکەم بەشداری کردم یەکەم دەرکەوتنم فیستیڤالێکی گەورە بوو لە شاری هەڵەبجەی خۆشەویست بە بۆنەی چیمابارانکردنی هەڵەبجە بوو لە فیستیڤالێک بەشداریم کرد ئەو یەکەم دەرکەوتنم بوو وەکو باڵێن لە پێش جەماوەر و ئەوش هەر گۆرانێکە بەسەر شاری هەڵەبجە و بەسەر ئەو ماتەمینێ بوو چی وای لێ کردی بەرهەمەکانت بەردەوامی پێ بدەی لە هەمان کاتیشدا ئەو ژمارە زۆرەی بەرهەمت هەبێ وڵای خۆی تەشجیعکردن و هاندانی کەسانی دەوروبەر گرنگە بەڕاستی و ئەو هونەرمەندانێکی ئێستا هەن لە ساحەکە وەکو گۆرانی بێژەکان وەکو میوزیشەنەکان هەر هەمویان هاوڕێ و دۆستی خۆ من برادرن لە بەروی من لە پەیمانگە هونەرە جوانەکان بووم لە کۆلێژی هونەرە جوانەکان بووم ینی ئەوانەوا دەکەن کەوە دۆست زۆربی لە بواری هونەری ینی ڕێزوسڵاوم هەیە لە بۆ مامۆستا خۆشەویستانە هەر لە مامۆستا فەرەنغەفور مامۆستا ئامانزغازی مامۆستا هەڵبەستە ئەو برادران کاک شیاوە کاک ڕێبوارە مامۆستا ئەحمەد ڕوانزیە کاک فوئاد مامەندە ئەوان هەر هەمویان کاریان لە بۆ کردووم وەکو ئیشکردن ینی لەگەڵیان ئیشم کردووە کاک هەردی سەڵاحە ینی گۆران بێژەکانی تر کاک زانە جەبەلی ئەوان هەر هەمویان ینی لە ماحەد و لە کۆلێژ و ئەوانە ئیشمان بووە پێکەوە بۆیە تەشجیعکردنی زۆر دۆست و خۆشەویستیش وەکو مامۆستا مەلاوشیار وەکو کاک ئوسامەوانە لەبیر نەکەین کە زۆر هانیان داوم تەشجیعیان کردم بۆی بەردەوام لەسەر ئەو کارانە یان منیان نار بە پەیمانگە هونەرە جوانەکان کە من سەرەتا ینی حەزم لێ نەبوو بەڕاستی چمە پەیمانگا دەرەجەم باش بوو زیرەک بووم لە قوتابخانە حەزم دەکرد بۆ عەدادی ئەوانە بڕۆم
بەڵام ئەوان گوتیان نا بارەکەیت و لێوێ وەرە بۆ پەیمانگای هونەرە جوانەکان. باشە ئێستا توانین گوێبیستی بەرهەمێک بین؟ بەڵێ وڵاهی ئەگەر هەر بزانین توانین مەقامێک پێشکەشتان بکەین. ئەی دڵی پەیوەست بە دنیا ئەی دڵی پەیوەست بە دنیا وەختیە بینایت بجێڕم بە تۆماری پڕگوناهی ڕۆژگاری تێپەڕی و تاو پاییز هاتوو داری ژینت پاییز هاتوو داری ژینت گەڵای ئومێدی هەڵوەری ئەتۆش زەمبیلەی خەیاڵت بەدەستە و بە تەمای باری هەوسێوەی لە شێوەی عەشقام هەوسێوەی لە شێوەی عەشقا تا مەزرۆیی دەبزواندی کرمی غەفڵەت و بەناخیاو لە تامی شیرین بووی بەری شەوا خاڵواتە ماڵ بێ ئاغیارە غافڵان خەوت و شەیدا بێدارە ئەی تۆ خەیاڵت بە شێوە بەندایە بەخۆ بە منداڵ بە یار و بەندایە نەکەی بێنازی بەیشوەی جوانی زۆری وەک تۆس و لە دنیای فانی زۆری وەک تۆس و لە دنیای فانی. دەست خۆش دەنگت هەر خۆش بێ. کاک ئەیاد ویستم پرسیاری ئەوە بکەم ئاماژەت بەوە کرد کە بەرهەمەکانت لە وڵاتی تورکیا تۆمارکراون کەشمان نازم نسبەکەی نانە دەست خۆش بۆچی بەرهەمەکانت لەوێ تۆمارکردن؟ بەڵێ وەڵاهی
بەرهەمەکان لەبەرەوە لە تورکیا تۆمارم کرد هەروەکو پێم خۆش بوو چۆن لە ڕووی ستایلەوە گۆڕانکاری بە بەرهەمەکان بێ لە ڕووی کوالێتیشەوە کوالێتی تۆمارکردنی دەنجی ستۆدیۆی باش لێرە گرفت هەیە لە کاتی تۆمارکردنی ناگرفت نییە بەڵام کوالێتی تۆمارکردنی دەنجی لەوێ باشترە و لەوانێ ستافی باشتر هەبن بۆ تۆمارکردن بۆ تەسویرکردن هەر لەبەرەوە ئەمە کارەکە ئێوە گۆڕانکاریشە شوێن وەکو شوێنانی ئەو جەوەی کە باڵێن ئەوێ هەیە لەوانەیە شوێنی خۆشتر هەبێ بۆ تەسویری گۆرانی یاخود گۆڕانکاری لە جەوی کلیپیش دەور دەبینێ ئەمە بۆ ئێوە ئاسانکاریە یان کارەکەتان قورسە زۆر قورسە هەر زۆر لێرە ئاسانترە ئیشکردن تا لەوێ قورسە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەوی و ینی ماندووبوونی شەکەتی ینی هونەرمەندیش زۆر قورسترە ئیشکردن لەوێ باشە زیاتر ئەو گرفتانەی دێنە بەردەمی ئێوە وەکو هونەرمەندان لە کاتی تۆمارکردنی بەرهەمەکانتان چییە؟ بەتایبەتە زانین ئێستا بارودۆخەکە گۆڕاوە لە چاو پێشترە بۆ ئێوە گرفتەکان چین؟ وڵی هونەرمەند بۆ خۆی هەر تەشجیع نەکردنی هونەرمەند سەرەتا پێش هەموو شتێکە زۆر هونەرمەندەکان کە لە چاپێککەوتنەکان یەکسەر دێنە سەر مادە یەکسەر دێن باز لە مادە دەکەن و باز وەزارەتی ڕۆشنبیری دەکەن و هاوکاری ناکرێن و باڵێن باخمان پێ نادرێ و هەنی ئەو شتانە باز دەکەن ئەوە بەشیشتی بەڕاستی بەڵام لایانی معنەوی زۆر زۆر گرنگە کە هونەرمەند تەشجیع بکرێ هونەرمەند هان بدرێ زۆر جیاوازی هەیە لە کوردستان لەگەر وڵاتان هەر سەری دەوروبەری خۆمان بکەین سەری وڵاتی تورکیا و ئێران و ئەو وڵاتانەی دەوروبەری خۆمان بکەین هونەرمەند هەرچی هونەرمەند نا بەڵکو وەرزشوان ینی زۆر بایەخی پێدەدرێ بەڵکو ئەگەر کەسێکە بەهرەیەکی زۆر کەمی تێدایە بەرهەمەکە ئەوانیە بۆ شێوێ زۆر زەقنیە زۆر دیە بەڵام زۆر هاندەدرێت زۆر تەژیع دەکرێت وای لێ دەکرێتەوە خۆی بە گەورە ببینێ بەڵام لای ئێمە بەعکسەوەیە هونەرمەندێکە زۆر شتی پێەیە زۆر شارەزایە لە بواری خۆی دەنگێکی خۆشی هەیە لە بواری گۆرانی گوندیاخ میوزیک ژنێکی زۆر باشە بەڵام بایەخی پێ نادرێ ینی تەژیع ناکرێت تەژجیعی خەڵک بۆ ئێوە چۆنە هاندان بە چ ڕێگەیە لەلایەن خەڵکەوە خەڵک زۆر تەژێمان دەکانی بەڕاستی من سەرەتاش گوتم هاندان و ینی هاندانی خەڵکی و دەوروبەر و دۆست خۆشەویستان وای لە کوتاوە کوێستە من بەردەوام بم بەڵام وەکو لایەنی پەیوەندیدار وەکو بەڵێ کەناڵەکانی ڕاگەیاندن ینی بەڕاستی ینی هیچ یاسایەک نییە کەوا مافی هونەرمەند پارێزراوە بێت لە وڵاتە هەم لە ڕووی دابەزینەوە هەم لە ڕووی دزەکردنی کۆپی پێست و ئەوانەی سیدیەوە هیچ یاسایەک نییە لە وڵاتان ناتوان بەی شێوەیەک با بڵێن کۆپی پێست بکرێ بەرهەمی هونەرمەند یاخود بەرهەمێکی منە لە کەناڵی ئێوە لە با بڵێن لە ڕادیۆکە لە هەر شوێنەکە دابەزێ ئەوە ینی دەبێت حسابێک بۆ هونەرمەندە بکرێ بەڵام لێرەوان نیە لێرە هونەرمەندەکە مەمنونشە پێ بڵێن وەرە شتێک دابەزی یاخود ئەوەرە بەرهەمێک لە بۆ دابەزین یا چاپەکردنێک لەگەڵ بکەین بەڵام لە وڵاتان وانی لە وڵاتان ینی هەر شتێککە لە هەر ڕادیۆیەک هەر تیڤیەک دابەزێ ئەوە بەشێک لە بۆ وەکولانی مادی بەشێک لە بۆ ئەو هونەرمەند دەگەڕێتەوە بۆی حسەیەکێ بێ بۆی بتوانێت بەردەوامی لە کارێکی خۆ بەڵام لێرە هەر ئیشکردنمان تەنها ئیستیهلاکی و ماندوو بوونە بەڕاست باشە بەدەر لەوانە ئاستی هونەری بەرهەمە ئاینیەکانیان ئاستی هونەری ئاینی چۆن ئەبیننەوە سوپاس بخوا لەو فترەیە کە ئێستا چەند ساڵێکە زۆر ینی بەڕاستی مناجات و تەواشەی ئاینی بەرەو پێش چووە هەڵبەتە گۆرانی بێژەکانی تریش حەزیان بەوەیەکەوە بستنە ئەو بوارە و شتی مناجات تەواشەی بڵێن چونکە جیاوازێکی زۆر هەیە بەڕاستی لە مابینی گۆرانی دیکە و گۆرانی مناجات و تەواشە مەرز نییە گۆرانی مناجات تەواشە تەنها باز لە پێغەمبەر و خوا و زۆر بواری دیکەشێکەوە ئەو لایەنە دەگرێتەوە بەڵام لایەنی ڕۆحی زۆر تێدایە ینی بەدەل لە گۆرانی دیکە ئەو گۆرانێکەوە مناجات و تەواشحن کاریگەرن بەڕاستی لەسەر دەرونی مرۆڤ ینی بەتایبەتی ئەو کەسێکەوە وشەیەکی جوان و تێکسێکی جوان هەڵدەبژێری لەگەڵ ئاوازێکی خۆش و لەگەڵ دەنگێکی خۆش کاریگەری زۆر دێ بۆ بەرامبەرەکە بەڵام گۆرانی وانە بە مەرجە ئەو هونەرمەندە ئەمە پسپۆڕی خۆی بێیان زیاتر کار لەو بوارە بکە و کات بتوانە سەرکەوتوو بێت مەرز نییە زۆر کاتێک کەسێکە لەو بوارە کار ناکە بەڵام دەبینین گۆرانیشی مناجات دەکات زۆر سەرکەوتوانە و زۆر ڕێکپێک و لە ناو خەڵکیش گوێگری دەبێەوە خەڵک تا مەزرۆتی باشە بەگشتی ئەو بەرهەمانی ئێوە کە دێتە بەرهەم و بڵاو دەبێتەوە چەندە دەتانەوێت کە لە داهاتوو کار بۆ ئەوە بکەن کە بەرهەمی باشتر و زیاتر پێشکەش بکەن سەر ڕای هەبوونی هەموو ئەو گرفت و کۆسپانە ئێوە سارد نەبنەوە لە کاری خۆتە
وڵای من بەش بە حال خۆم هەوڵی زۆرم داوە ئەو بەرهەمانێک کە هەشن ئێستا بەو دوای تۆمارم کرد ئەوە وا دەردەخاکەوە من بەرەو دواوە نووسم الحەمدلله بەرەو پێش چوومەوە توانیمە زیاتر ماندووبوونی خۆم لە کارەکانم بەکاربێنم بەردەوامیش دەبم لە هەوڵدان و من مەبەستمەوەیەکەوە پەیامێک بگەێنم خزمەتێک بکەم بەڵام بە کوردستان و بە هاوڵاتی و بەوکە بە گوێگری خۆم و بەو دۆست و خۆشەویستانێکەوە پێیان خۆشە من بەرهەمم هەبێت لە بواری مناجات من لە خزمەت هەموو ئەو کەسانەدام بەڵکو بەس لە بواری مناجات شتی نیشتیمانیشمان زۆر بۆ لەو بارش زۆر کارمان کردووە و خزمەتێکی باشمان هەیە هەر لە چەند ساڵی ڕابردوو تاوەکو ئێستاش هەر بەرهەمی نیشتیمانی و ئەو شتانەمان هەبوو کە تەنها مناجات نەبووە. باشە پرسیاری ئەوە کەم کە ناتەوێت لە داهاتوو بەرهەمی هاوبەشت هەبیان بە شێوەی گروپ لەگەڵ هونەرمەندەکانی دیکە کار بکەی بەر لەوەی وەڵامیشم بیتەوە پێکەواشی نەبینینی بەرهەمە نوێیەکەت و دواتر بەرداوامە. سامان و پارە پێوەری چاکی و بەرزی مرۆڤ دەوڵەمەندگەرچی ستەم کاریش وە ڕەوشتی ڕووخە وێرانی دەروون هاتی و بایەخدا بە هەژاران ڕەوشتت کردە ناسنامەی ئینسان کە باید خستە کۆمەڵگا هەموو دڵەکانت گشت بە یەکتر نووسان الله عليك الله صلى عليك الله يا رسول الله يا نور الهدى صلى عليك الله صلى عليك الله يا حبيب الله يا نور الهدى ئەوەی بینیمان بەرهەمە نوێیەکەت بوو دەستخۆش بۆ ئەو کارت ئەگەر قسەیەکەت هەبێت لەسەر ئەم کارەیان جیاوازی لەگەڵ بەرهەمەکانی دیکەت جیاوازیەک هەیە ئەم کاریان جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ بەرهەمەکانتر لەبەرەوەی هەم لە ڕووی زمانەوە سێ زمانە ئاسانیش نییە تۆ بتانی لە بەرهەمێکە بە سێ زمان گۆرانی بڵێ ئەم ئامادەکردنی تێکستەکە هەم ئاوازەکە هەم با بڵێن ئوسلوبی گۆڕانکاری لە با بڵێن لە عەرەبیەوە بۆ کوردی لە کوردیەوە بۆ ئینگلیزی تۆزێک ئاسانیە هەم لە بۆ ئاوازەکە هەم لە بۆ میوزیکژەن هەم لە بۆ ئەو کەسێکەوە دابشکردنی میوزیکەکە دەکا ئەنی تۆزە قورسە لەوەی کە تۆ تەنها بە یەک مەقام و بە یەک شعر گۆرانی بڵێ هەم لە ڕووی کلیپ پشەوە شتێکی جوانە و گۆڕانکارێکی جوانە ئەوەش بینەر دەتوانم ئەوە بینەر دەتوانێت ئەوە قەرار بدەکەوە بەرهەمەکە چۆنە کاگایات بەر لەوەی بچێت لای بەرهەمەکەت پرسیاری ئەوم لێ کردی کە ناتانەوێت بە شێوازی گروپ کار بکەن یان کاری هاوبەش لەبەرەوەی وەکو کاراسانیەک بۆ خۆتان کە پێکەوە کارێک ئەنجام بدەن بەڵێ وڵاهی من کە کاتێک لە پەیمانگا بووم ئەو کاتە شتمان هەبوو بە گروپ تۆمارمان دەکرد بەڵام تەنها لە فیستیڤالەکان بوو ئەنی ئەوە نەبوو لە ستۆدیۆ تۆماری بکەین وەکو بەرهەم بڵاو بکەینەوە تەنها لە فیستیڤالەکان بە گروپ زۆر ساڵانە فیستیڤالمان هەبوو گۆرانیمان دەگوت و بەرهەمان هەبوو بەڵام من پێم خۆشە لە هەر کاتێکە گونجاو بێکەوە لەگەڵ هەرچ ئەو هونەرمەندانێکەوە بیانەوێت کار بکەن لەگەڵم من پێم خۆشە لە خزمەتیاندام بەڵێ ئەتوانی بەرهەمێکی ترمان پێشکەش باشە بەسەرچە بەرهەمێشتە هەرگە مەقامێک پێشکەشکەین بەڵام هەر بەبێ ئەو دەکەگەر برایانیش بتوانن ئیفێکتی شتێکمان بدەنێ ئەو ماکە جێمان لە خۆمان بێت ئەگەر نە هەر بەوە بڵێم تەبیعی ئاساییە بەڵێ بەڵێ ئەتوانێت ئەم بەرهەمە پێشتر وتوتەیان کاری وەڵاهی ئەوە ساڵی ئەگە بڵێم زۆر کۆنە ساڵی بەرهەمی خۆتە بەرهەمی خۆمە ساڵی 94 تۆمارم کردووە
1994 بەڵام شارەکەی شتێکی ناسک و خۆشە بۆ ئێستا گونجاوە بە مەقام دەڵێن بەس ئەو کاتە بە بەستە گوتوم ئێستا بە مەقام دەڵێن بەڵێ فەرموو هاي جناي يا رايان زمن لو صحرايا صحرايا لباسنايا عزيز وخوك وآدي قرز قول خوتي بابادي رقي سراست بقرادي نكي لو رقايا لودي ننشيني رقا كم دورا مردن آخري سنورا لوي ميواني خواجاني لخزمات في غنبراني رقي أوام هرساني همو دنيا بقرباني آي 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 کاک ئەیاد ئەو بەرهەمانەی کە تۆماری ئەەکەی بەرهەمی خودی خۆتە یان لە کۆی بەرهەمەکانت هەوڵت داوە بەرهەمی دووبارەش بڵیتەوە بۆ نمونە بە ستایلی نوێ بە گۆڕانکاریەکی نوێەوە بەرهەمەکان تۆمار بکەیتەوە زیاتر ئەو بەرهەمانێک کە تۆمارم کردووە زۆربەی زۆری ئاوازی خۆمن ئاوازەکان زۆربەی خۆمە تاوەکوێسە دامناوە بەڵام وەکو گوتم لە سەرەتاوە مامۆستا و برادر و دۆستانیش ینی هاوکار بوون لە ڕووی ئاوازەوە ئاوازی مامۆستا فەرەنغەفورم گوتووە مامۆستا ئامانز غازی ئاوازی کاکەردی سەلاح ئاوازم وەکو تێکسیش زۆربەی زۆری شاعیرە کلاسیکیەکانم هەڵبژاردووە شاعیری خۆشمان زۆرن بەڵام ئێستادا ناوی هەر هەمیان بێنم زۆرن ڕزوسڵاوم هەیە لە بۆیان بەڵام وەکو گوتنەوە و وەرگرتنەوەی ئاواز گوتومە بەڵام زۆر کەم ینی زۆر کەم ئاواز وەرگرتووە دووبارە نم کردوتەوە بەڵام ئەوەی کە زیاترە ئاوازی خۆمن و وەهی مامۆستایان بەڕاستی بەڵێ وەکو کۆتا پرسیاریان کۆتا پەیامی خۆت لەسەر داهاتووی بەتایبەت گۆرانی و سرودی ئاینی لە کوردستان چۆنە بینی یان ئەتەوێت لێرەوە چ پەیامێک بگەێنی لەسەرەوە پێم خۆشە بەڕاستی چ هونەرمەندانی بواری باڵێن لە مناجات و تەواشێح کار دەکەن چ هونەرمەندانی تر کەوا گۆرانی دەڵێن کاتێک کە بەرهەمێکی مناجات تۆمار دەکەن بە بایەخەوە تۆماری بکەن ینی هەر ئاوا بەڕێی نەخەن بە شتێکی با بڵێن بچووک سەیری نەکەن لەبەرەوەی گۆرانی مناجات پەیامێکی گەورەیە و دەبێت ئەو پەیامە بگەندرێ وەکو خۆی نەوەک بە بچوشی سیر بکرێ هەر وەکو هونەرمەندانی جیهانی کەوا ئێستا بەرهەم تۆمار دەکەن مناجات زۆر بایەخی پێدەدەن لە هەموو بوارێک لە بواری میوزیک لە بواری تەکنیکی لە بواری شێوازی کلیپکردن زۆر بایەخی پێدەدەن لە ئێستاشدا دیارەکەەوە زۆر هونەرمەندی جیهانیمان هەن کە زۆر گویان لێ دەگیرێت لە هەموو وڵاتان ئەوەش بەرهەمەکەی ئەوەیە کەوا بەرهەمەکانیان زۆر بە جوانی بەڕێوەی پێشی تۆمار دەکەن بەڵێ هونەرمەند ئەیاد محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوون وای سەرکەوتنی زیاتر بەڵێ چینە ئامێدی و لە شەوانی ڕەمەزان گەنجانیە و سنوورە
لەوێ بۆ ئەنجامدانی یاریە فۆلکلۆری و کوردەواریەکان ڕوو لە سەیرانگەکانی ناوچەکە دەکەن و ئەم پاشیوە کۆمەڵێک گەنج ڕویان لە سەیرانگای سیلاف کردووە کە دەکەوێتە سنووری ئامێدیەوە تاوەکو درنگانێکی شەو گەنجانە لەوێ دەمێننەوە بێ جیاوازی لە نێوان گەنجانی کریسیان مسلمان بەگشتی پێکەوە کۆ دەبنەوە بۆ یاریە کوردەواریەکان زیندوو بکەنەوە. پامنێرمان شیمال بەرچی لە سەیرانگای سیلاڤەوە لەگەڵ ئەو گەنجانە لەگەڵمانە شیمالم کاتت باش و فەرموو. بله ام نکید نوا سیرانگه ها سیلاوه دا کمکا گنجن آمیدیه و دوروبر شبانه دهنه ویره الویره جماره که بریکانه انجام دن هندک یاریت کردواری جی ویره انجام دادن شبانه جماره که گنجا تین قسطا ویره که من دویتن هم زیادتر گنجاب خوب باغوین بزانین یعنی او شبانین خو تایبتی جی ماه رمضان دا چاو اول ویره در بازی کردن اگر هم بیجین هین وکو اف گنجن افریکل ویره آماده بون هین دهنه ویره هین چی با چه برنامه هیا شبانین خو هین چاول ویره در باز بله هلکفتا ماه رمضان پیروز اما که گنج باجر آمدیه و دور برید آمدیه شبانه روزن شبت خول ویرا در باز کن آجی برنامه که پرفکت انجام دین پیکتن جه قهرمانیا گسترکانه و دیستان بریکانن جورا و جور بریکانن فلکلوری و بریکانن زانستی بسیار و خلات تداهین و گلک برنامه که پرفکتا و الهوینگا سیلاوی هم انجام دین ام بیشتر یعنی شف بو شف یعنی گنجت ویره اوت نوا وان بریکانا وان یاریان کردواریان ویره انجام دن زیادت بن کم دبن یعنی چاوا بیشتر گنج قسطا ویرید کن بله نزدیکی 20 گروپ کوپیکتن افغانجا و نبتنه بسلمانن برین ماید مسیحیت دانا لیسان عرب و آواره اوجیت دهانه بجوریت داد کم چه فرقی نخستید ما بین کسی دا نو بریکانی دا دیسان اول سال هفته جی ام و بریکانی الهاوینگا سیلاوی انجام دین وان بردامین و دی بردام میشه ان شاء الله دستت خوش بن مدویتن هم زیادتر هند جی گنجا جی بدین آخفتن بزن یعنی او روزانین خوی رمضان چاوا در باز کن دیسان او چاوا قسطا ویرید کن شوانه تو و گنجک یعنی رمضانات افسال چاوا در باز بدین چاوا روزیت خو نویجت خو این در باز کن چاوا شوی قسطا ویرید کن چه خوش یک با اول ویره یا دست بگیر خیرات نهایت کن بو نو گنج امیدیه دو باجر امیدیه و ده حکومت بیشتر پروژه همه پروژه نه جماعت طاعتی و میشیلن بعدین تواسطین بهنای که همشبه ساعتنا هونی وکی وسطنا ویرا برامج پروفیک تنا وکرن یه بو گنج امیدیه تداخل میشیل کن مال امیدیه چه تشت آسانی هم خود تداخل میشیل کن لا شبانه رمضان هم تنا ویرا گستی کنه و چندین مسابقات هم تدا باشه دار دستت خوش بن بله جماره که یک جور زور یا گنج افریقل ویره آماده بود ند نواز سیرانگه ها یا سیلاوه دا هم بزانین هند جوان گنجا کمک آرزوی الدفنه تو گنجک یعنی تو شوانت خو ویره چه در باست کی خدای از و گنجک آمدی دمم فتال خود کنم سر کوین ابو سیلاوه یا گستری کنم هر سال وک لجنکم شش هفته کینم ویاری پریوت بین جاب سران خوشی یاری و ترفیعی چه دوستان شب خود برینو و چی نمولد خان تو گنجک هر کی حواله بو مگوتی دنگه کی گله کی خوشه دی چی که دیاری بو بینارت کردستان 24 وده به شکی ابرو سر سالا هدون ارمندت خود جرازی عبدالله زیرین و تحسین طاینه از دسترانه که تحسین طای با کم دیاری بید کم دلیه بید Aşkerana kem yal bervideli Estecbirna kem tu yaş min seli Aşkerana kem yal bervideli Estecbirna kem tu yaş min seli Aşkerana kem yal bervideli Estecbirna kem tu yaş min seli Tu yaş min seli تو یاش من سلیم بو چش من سل بوی چه سبب نینه بو چش من سل بوی چه سبب نینه گوت نتفصادا همی ونینه گوت نتفصادا همی ونینه خلکی وی گندی بباورینه آشکرانا کم یال بروی دلی وز باورنا کم تو یال من سلی تو یال من سلی
دەستێ تا خۆش بن بەێ شەوانە ژمارەکە یا گەنجن ئامێدیە و دەوروبەرێتوێ جێ ئاماژە پێکردنیەک و ئەفساڵە ژێشتا کەشهەوە لە سیلاوێ کەشهەوە هێشتا بێژن دنیا هێشتا یاسارە هێشتا بەرینۆکە هەند جارە خێزانجی تا نەڤێن لێ پشتیر vê دیمایی کرد هەند باران باری و جاو پیچێکی سارتر لێ هاتیە کێمتر خێزان قەستا vêrêtکەن لێ ژمارەکە گەنجان هەر شەف ji bo borandina wextê xwe dihêne vêrê li pey bernameyekê taybet yê şevanên gencên Amêdiyê ku li vêrê kumeka yariyayê berîkanê zaristî li vêrê encam den û ta demê paşî vê jî li vêrê dimînin belê. سپاس بۆ هاوکارمان شیمال بەڵێ بەڕێزان ئەچینە چاوەری تەندروستی ئەم شەویشمان کە لەگەڵ بەڕێز دکتۆر سوارە عەلی مەولود پزیشکی پسپۆڕی نەخۆشیە هەناویەکان ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان ئەبێت بۆ قسەکردن لەسەر کاریگەریەکانی بەڕۆژوبوون لەسەر کۆئەندامی هەرز بە تایبەتی. دکتۆر ئەم کاتت باش؟ ئەم کاتی ئێوەش باش مەمنون زۆر سپاس. دکتۆر بەر لەوەی بچینە سەر کاریگەریەکانی بەڕۆژوبوون باجارێ بزانین کۆئەندامی هەرز چی ئەگرێتەوە؟ کۆئەندامی هەرز لە دەمەوە تا سوورێنچێک گەدە ڕێخۆڵە باریکە و ڕێخۆڵە ئەستۆرە ئەستور ئەگرێتەوە. هەنێ جاریش توانین پێ بڵێن پەنکریاس و جگەر و زراویشی لەگەڵ کۆئەندامی هەرز. دکتۆر سوارە ئەو کاریگەریانەی کە بە ڕۆژوبوون هەیەی لەسەر کۆئەندامی هەرز زیاتر لەسەر کام بەش کاریگەری ئەبێت؟ ئێمە وەکو باسی ڕۆژوبوون کەین هەم سوودی هەیە هەم لەم کەسانەی کەەوە نەخۆشی کۆئەندامی هەرسیان هەیە خۆیان ئامادە نەکردو بە مانگی ڕەمەزان ئەبێتە زیان بە تایبەتی ئەم کەسانی کە دیاترین نەخۆشەکانی کۆئەندامی هەرسیان هەیە وەکو بریتە لە سووربوونەوە و گەڕانەوەی ترشەڵۆکی سوورێنچێک یان سووربوونەوە هاوکردنی گەدە و دوانزەگرێ یان ئەوتە کەسەکە گرژی قۆڵۆنی هەبێ یان ئەوتە نەخۆشە درێژخانەکانی هاوکردنی ڕیخۆڵەی هەبێت یان ئەوتە گرفتێک لە هاوکردنی درێژخانی جگەری هەبێت یان یەکی لە بابەتانە ئەگەر بێت و کەسەکەم نەخۆشیانەی هەبێت و خۆی ئامادە نەکرد بێت بۆ مانگی ڕەمەزان سەردانی پزیشکی پسپۆری نەکرد بێت لەوانێ بە ڕۆژوو بوون بەهۆی ئەو خۆراکی کەی خۆی لە مانگی ڕەمەزان ئەبێتە هۆی زیان بۆی وەک لە سوود. باشە دکتۆر خۆ ئامادەکردن چییە؟ هەموو کەسێک بێت سەردانی پزیشکی تایبەت بکا بەر لەوەی بە ڕۆژوو بێت؟ هەنێ نەخۆشی کۆئەندامی هەرس هەن پێش مانگی ڕەمەزان کەسەکە هەیەی ئەبێ پێش هاتن بە مانگی ڕەمەزان بە هەفتێک تا 2 هەفتە سەردانی پزیشکی پسپۆرکە بۆم نە کەسەگەگەر پێشتر برینی گەدەیان دوانزەگرەی هەبێت کە ناو خەڵکە بە قورحەی مەعیدە و دوانزەگرێ مەشهورە یان کەسەکە گەڕانەوەی ترشەڵۆکی سوورێنچکی هەبێ هەست بە سوتانەوەی سەرسنگیەکە و ترشەڵۆکی بۆ گەڕێتەوە ئەگەر ئەم کەسە ئەمانەی هەبێت پێش مانگی ڕەمەزان پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ ئەوی بزانێت ئایا نەخۆشەکەی لە ژێر کۆنتترۆڵە یان کۆنتترۆل نیە پێویستە پێویست وەگرێت پێش مانگی ڕەمەزان یاوەری نەگرێت یان کەسەکە نەخۆشیێکی درێژخانی هەیە بۆ منە هاوکردنی ڕخۆڵی درێژخانمان هەیە ئەم کەسانە ئایا ئەم نەخۆشییان لە باری کۆنتترۆلیان لە باری کۆنتترۆلان نییە یان هە کەسەکە گرژی قۆڵۆنی هەیە چ خۆراکێکی تەندروست بخوا لە مانگی ڕەمەزان بۆی ناڕەحەتی نەکات. ئەمە ئەم کەسانە کە پێشوەخت پێش مانگی ڕەمەزان نەخۆشەکان نەزانراوە بەڵام هەر کەسەی لە مانگی ڕەمەزان چەند نیشانێکی هەبوو پێویستە سەردانی پزیشکی پسپۆر کە لەوانەیەکی لە گرفتەکانی کۆئەندامی هەرسی هەبێ بۆ منە کەسەکە لە کاتی بە ڕۆژوو بوون لە دوای عەسرەوە ینی پێش بەربانک ینی لە دوای نیوەڕۆ بەرە و بەربانک هەستی بە ئازاری گەدا یان دوانزەگرێ کرد یان بەشی سەرەوەی سکی هەستی بە ئازار کرد ئەمان نیشانی ئەوەی لەوانەیە هاوکردنی گەدا یان دوانزەگری هەبێت پێویستە سەر لە پزیشکی پسپۆر بات یان ئەو کەسەکە لە کاتی ڕۆژوشکاندن هەست بکات سەر گەدەی ناڕەحەتە هەست بە هێڵن جوڕشانەوە کات ناڕەحەتیەک
بەشی سەروی سکی هەیە ئەمەش لەوانەیە نیشانەی ئەوە بێت کەسەکە هەوکردنی گەدەی هەبێت ئەگەر بێت و کەسەکە لە دوای ڕۆژ و شکاندن هەستی کرد ترشەڵۆکی مەعیدەی زیابێت سەرسنگی ئەسووتێتەوە هێڵنجی هێلانی ئەمەشیان بریتی بێت لە زیادبوونی ترشەڵۆکی گەدە و هاوکردنی سورێنچک ئەمانە پێویستیان بە پزیشکی پسپۆر هەیە لە کاتی لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی ئەگەر بێت ئەم نیشانە پشتگوێ بخرێن لەوانەیە بێتە هۆی گرفتەکانی کۆئەندامی هەرس لەوانەیە کەسەکە ئەگەر بێت هاوکردنی گەدەیان دوانزەگرەی هەبێ و ئیهمالی ئەم نیشانە بکات خوا نەخواستە بێتە هۆی خوێنبەربوون یان ماکەکانی تری هاوکردنی گەدە و دوانزەگرێ. دکتۆر ئەگەر پرسیاریەوە بکەم واتە مەبەستتەوەیە کە بە ڕۆژوبوون ئەبێتە هۆی خراپتربوونی ئەو کەسانە لە ڕووی تەندروستیەوە یان لە هەموو کاتەکانی دیکە لە کاتی خواردن ئەو کەسانە ئەو بارودۆخیان بۆ دروستە بێ. ئەم کەسانەی کە گرفتی کۆئەندامی هەرسیان هەیە پێش مانگی ڕەمەزان ئەگەر خوان ئامادە نەکەن ڕۆژوبوون ئەبێتە هۆی خراپبوونی حاڵەتەکانیان بەڵام ئەگەر کەسەکە کەسی ئاسایی بی ڕۆژوبوون گرفتێک ئەنی دەرفەتێکی باشە بۆ تەندروستیەکی باش یعنی بۆ منە لە مانگی ڕەمەزان خواردنە فاستفودەکان و خواردنە سەریعەکان کە ئەم مادێکی چاورێکی زۆر بەکارێت بۆ ئامادەکردن پیتزا ئەم بابەتانە هەمبەرگرایان لە فەوگەسەکان کەمتر ئەخورێت زیاتر خەڵکە تەرکیزەکات لەسەر خواردنی ماڵەوە کە دروستیەکات ئەمەش زۆر باشە بۆ کۆئەندامی هەرس یان لە مانگی ڕەمەزان ئەبێتە هۆی پاکبوونەوەی ژەهراوی خۆراکیەکان لە ڕێگەی جگەرەوە ئەمەش دەرفەتێکی باشارەوە مانگی ڕەمەزان دەرفەتێکە بۆ دابەزینی کێش ئەگەر بێت و کەسەکە بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بێت یعنی ئەتوانی بیکەنە دوو پۆڵەوە ئەگەر بێت ئەم کەسانە نەخۆش بن و خوان ئامادە نەکردێت ڕۆژوبوون ئەبێتە هۆی خراپبوونی باری تەندروستیەکەیان و ئەگەر کەسەکان تەندروست بن بە ڕۆژوبوون دەرفەتێکی باشە بۆ ئەوەی دووریان بخاتەوە لە گرفتە کۆئەندامی هەرسەکان بۆ منە ئەمانەی گرشی قۆڵۆنیان هەیە ئەگەر بێت و خۆراکانیان تەندروست بێت بۆ منە میوە و سەوزەواتی تیابێ خواردنە سوورۆکراوەکان و برژاوەکانی تیانە بێت خواردنەوە گازیەکانی تیانە بێت ئەمە بێتە هۆی دەرفەتێکی باش بۆ ئەوی لە نیشانی گرژی قۆڵۆنەکان بیان پارێزێ. دکتۆر سوارە بە گشتی ئەگەر کەسێک بیەوێ سوود لە ڕەمەزان ببینێیان کاریگەری باشی هەبێ بۆ سەر کۆئەندامی هەرسی ئەو کەسە شێوازە دروستەکە چۆنە یان بە شێوەیەکی تەندروست کە ئاماژەت بۆ کرد خەڵک چۆن بە ڕۆژوو بێت ئەگەر ئاماژی پێ بکە. بۆ ئەوی کۆئەندامی هەرس تەندروست بێت لە مانگی ڕەمەزان و بێتە هۆی دەرفەتێک بۆ باشتربوونی کۆئەندامی هەرز لە مانگە پێویستە لە کاتی بەربانگ و پارشێ و خۆمان بە دوور بگرین لەو خۆراکانی کە ئەبێتە هۆی ناڕەحەتی بۆ کۆئەندامی هەرز وەکو خواردنە چاوریەکان خواردنە سورۆکراوەکان خواردنە برژاوەکان خواردنەوە گازیەکان تورشیات و بەهارات ئەمان خواردنە لە فەوگەسە و ئەنی فاستفودەکان بە شێوەیەکی گشتی ئەمانە هەموو زیانیان هەیە بۆ کۆئەندامی هەرس هەروەها لە کاتی ڕۆژ و شکاندنە هەوڵ بدێت خۆراکەکان زۆر نەخورێت بەسەریەکەوە بێتە هۆی زیادبوونی ترشەڵۆکی گەدە و سورێنچک بەداخەوە خەڵکەکە لە کاتی ڕۆژ و شکاندنە لە کاتی بەربانگە خۆراکێکی زۆر ئەخوات خۆراکانی هەمە چەشنن شیرنیەکی زۆری تایش ئەو شیرنی کە ئەخورێ بۆ منە لوقمە قازیە بامیە هەرێکی لەم بابەتانە هەم شیرنی و هەم چاوریش بەکارهاتوە بەهۆی لە ڕێی سوورکردەوە ئەمانە ئازەتێکی زۆری ئەبێ بۆ گەدە و دوانزەگرێ و کۆئەندامی هەش بە شێوەیەکی گشتی هەروەها کاتی کە بە ڕۆژوەکە ئەشکێنن لە دوای ڕۆژکرد تەرکیز لەسەر وەرزش و بۆ منەیان ئەو تەراویحەکەی کە ئەچن بۆ نوێش ئەگەر بێت و ئەمانەی لەسەرا نەکرێت ئەبێتە هۆی ناڕەحەتیەک و زیان بۆ کۆئەندامی هەرس وەکو هاوکردن بێ وەکو سوربوونەوەی گەدە و سورێنچک بێ وەکو غازات و توشبوون بە گرژەکانی قۆڵۆن بێ بۆی داوا ئەکرێت بە شوێکی گشتی خۆراکەکان لە کاتی بەربانگە خۆراکێکی زۆر نەخورێت ئەمانەی کە زیان نەگەینە بە کۆئەندامی هەرس کە باسمان کرد ئەو گۆمەڵە گروپە بوون زائیدەن وەرزشی لەبیر نەکرد لە مانگی ڕەمەزان بەتابەتی 2 سەعات دوای ڕۆژ و شکاندن. دکتۆر ئەگەر خواردنەکە هەمە چەشن نەبێ بەڵام ئەوتێت کە زۆربەی سوود و ڤایتامینەکان لە ناو خواردنی هەمە چەشنایە مەبەست لەوەیە کە خواردنی هەمە چەشن بێ بەڵام بە سوود بێ وەکو ئاماژەت بۆ کرد ئەگەر ئەوە ڕوون بکەیتەوە.
بەنسبەت خۆراکە میوە و سەوزەکان هەموو کاتێ لە ژەمە زەرەکیەکان هەبن زۆر باشن. داوا ئەکرێت لە ڕۆژێکە 3 جار بۆ 5 جار میوە یان سەوزە لە خۆراکانمان هەبێت. هەتا ئەگەر خواردنەکەمان ناتەندروست بێ میوە و سەوزەی تیابێ کەمتر زیانی ئەبێ بۆ سەر لەشمان وەکوی کە بیوە و سەوزەی لەگەڵانە بێت. بەڵام کە ئێمەستمان کۆمەڵە خۆراکێکن بە شێوەیەکی گشتی تەندروست نین بۆ کۆ ئەندامی هەر سوچگەر. وەکوی کە باسمان کرد بەژا و سوورەکرا و چەوریەکان و تورشیات و بەهارات و ئەم خواردنە گازیەکان ئەمان بە شوێکی گشتی بۆ کۆئەندامی هەرس باش نین گرفت دروست دەکەن. ئەبێنە هۆی زیادبوونی ترشەڵۆکی گەدە و دوانزەگری ئەبێتە هۆی زیادبوونی نیشانەکان گرژی قۆڵۆن ئەبێتە هۆی ناڕەحەتی لە هەرسکردنە ئەبێتە هۆی ئازیەتدانی گەدە و دوانزەکرێت لە هەرسکردن لەبەرەوەی خواردنە چەوریەکان کاتێکی زۆریان ئەوێ بێتە هەرسکردن و کەسەکە زۆر ناڕەحەتە بن پێی. بەڵام هەمە چەشنی لە خۆراک شەیەکی تەندروست ئەگە بۆم نەبەنە باسکەین کەسێکی ڕۆژوان ئەگەر ڕۆژوو بشکێنێت مەفروض وا باشە قاپەکەی بکرێت بە 4 بەشەوە بەشێکی میوە و سەوزە بێ بەشێکی پرۆتینیاتەکان بێ بەشێکیان سەرچاوی شاستیەکان بێت ئابە و شێوە تەوزیا بکرێت نەک تەنها بریتی بێ لە خواردنێکی چەور و بەبێ میوە و سەوزە. بەڵێ دکتۆر لەگەڵمان بمێنیتەوە لە بابەتی تەندروستیەوە چینە بابەتێکی هوەری ئەچینە دیاربەکر پەیامنێرمان حەسەن کۆسەن ڕاستەوخۆ لەوێەوە لەگەڵمانە باس لە نمایشە شانۆیەکانەکەین ئێستا لە دیاربەکر کەم بۆتەوە یان زیاد بووە. حەسەن ئەم کاتت باش و زانیاری زیاترمان بیتێ میوانێکیشت لەگەڵە پرسیاری لێ بکەی لەبارەی ئێستا نمایشە شانۆیەکان یان شانۆگەری بەگشتی لە باکووری کوردستان و بەتایبەت لە دیاربەکر لە چ ڕەوشێکدایە؟ سارا ئەم بێژن ڕەمەزانە بە بخێر و خۆشی دەرباس بە بڕاستی ڕەمەزان لە دیاربەکری خۆش دەرباس بە ئیجا بەرێ زیدەترژێ لە باکوور جواتادا پشتی فتارێ هەروەها جوات دەهاتندانین و دوان جواتادا شانۆگەری ئەم بێژن هەبوو وسا ناوە سوحبەتە لاقردێ هەبوو سوحبەتێن خۆش وسەین ڕەمەزانی دەرباس بوون لێبەرێ نەها زیدەتر ئەوس هەنێکی دیجیتال بووە ئەو سوحبەتێن وسا شانۆگەریە و ئەس بێژم کەیف و جوشا ڕەمەزانێ یعنی لەسەر دەکا و لەسەر هەروەها باوەیەکێ گۆ هەما پشتی فتارە لەسەر دکا بتایبەتی زیاتر تێ پێشکەشکردن و موزیکێ و بەم بێژن لەمپا و بوی ئاوایی دوورە سعاتێکێ 2 ساعت هێدی تێ پێشکەشکردن هەرکو دەچێ بتایبەتیژێ لە باکوور قاست بە ئیجا نەها ئەمە هەرن با کەسایەتەیەکە هێژا بڕاستی کەسێکە ناسکریە لیستیکوانە ئاژی ئاختۆرێکێ هێژایە ناسکریە هەم لە باکوور هەمجی لە بتەواهی کوردستانê û bi taybetê li cîhanê jî kesayetiyeke navdar e Osman Xwenav em ê herin em ê biçin bavî niha mesela cihên ku hûn dibînin weke ev cihê ku em lê berê piştî fitarê li van dera jî wisa ev der wisa ji zilama têr û tijî bûn yek li serê koçkê hebû sohbet vedikir li derdora wî ciwan diciviyan û her wiha keyfa Remezanê coşa Remezanê bûyî awayî hinek lakirdi û hinek dînî yani olî bûyî awayî derbas dibû lê belê bi taybetî niha ev koçkên wisa malên wisa hêdî hêdî val hebûne zêdetir jî me got êdî piştî fitarê ji aliyê şaredariya me li hinek ciha li hinek navendan hinek nûmayîş tên kirin û hew îca em hatin ba mamosteya xwe mamoste selamu aleykum. Aleykum esselam serselam. Baş inşallah. Başın spas. Ez ê wisa rehet hinekî rûnin mala te ava serseremê hûn jî baş inşallah. Rahat rûniştinê biraz zaten. Başım me got qey ağayek serê koçkê rûniştî. Estağfurullah. Ji ağaya hez nakim beriyer tiştî rojya Remezanê hemû ola İslamê pîroz dikim. Hêvî dikim rojiya wan û nimêja wan qebûl be. Yani mala baba îca ba xweş derbas dibî îsal newse Remezan rojî. Xwedê hênik ji ber wekê baş derbas dibe. Yani insan şuha her tim birçîne îja ji bo baweriya xwe birçîbûna xwe dihêlin rojî baş derbas dibe xweş derbas dibe. Îca malûme ji berê piştî fitarê li malekê zêdetir xelk kom dibûn diciviyan ew çanda ew kultur hêdî hêdî kêm dibe ne wisa? Ya kêmbûnê tuneyê ne kêm dibe bi rastî jî tuneyê berî mesela zarok bûm yani ciwan bûm zarok bûm tê bîra min mesela piştî fitara teravî di qediyan dihatin kom dibûn
مثلا وی چاقی دمسال دما رمضان زاروک بوم دمسال آوین بو لباخچه رو دونشتن صحبت داتنین دنگ بیش داتن لیستک دهاتن لیستن وک قایش وک زلف وک فینجان مثلا وك مسلوك جبد برسي مثلا دقو تشتكي من هي دقو هلندر بلندر لاوكش بابي بلند مثلا دقو تشي مثلا وانا ادي وانا نمان رابون براستي جي برت وچاغه انسان دخواست هر هم روجي بگره روجي خو فتاره خو بك بشي فتاره هر تراوي او تراوي هر وك چيكي او راست او صحبت خوش بو ایجا معلومه ناوا و وان صحبت ده شانو جه بو نوسا خونجی وک شانو گره کی و چه ذکر گلو دوان صحبت ده و خوشی شانو پیشکش ذکر گلو زاروکتیا خود يعني نروجي بو جبو سرسالة كي منتش چكر بو دبستان ده زاروكم دبستان سراتي ده ليوان شوانا ده مثلا وان 15-20 سالي داوي شوان ده شوا ده پیشکشوانی دکر مقالا چیروکا دکر مقالا پیکنیا دکر ما پیکنی دکوتن لی مقابن وانا جیرابون يعني نه هم کسی که نافدارن کسی که ناسکرینه هم مقول هرم هم جلالی کردستان جبر که هن لسر تلویزیون ده فیلمان ده و رول دکر لیست دنگی وجه خوشه از باورم نوسا مامسته جبو سترانا نخوش و خده دبین جمر دبین یک جارا تو هلبستا خوش تخوینه لی از باور ناکم خوش تخوینم لی از کارم جبوه هلبستا که بفهم یعنی وکا چارینک بابا تایر ریان مثلا بچم اجبه عالم درچم بچم جچین و ما چینه دورترچم وزی پیامکیش دلدار بشینم دوری خوشه وزی دورترچم ساعت خوش ملاوا خوشتر راواتر سپاسیا ولی هون دگرن هونش کردستان جهاز دکن هون دگرن حتی ساخود هو که حولی رجال هو چاوا مثلا من وقتا قالا پیروز کرنا روجه رمضان کرد او همو چهار پرچه کردستان روجلات روجاوا باکور باشور براستی جی زاخو دهوک هولیر آمدی دریلوک گلک کسی کش محزکن ورانن گلک حوالی من دوسته منن براستی جی کردستان يعني قلا ولا تكيدك يعني بس ست سالاي او والله تني و پرچاک چوی چاوینا کاجی برناب يعني اف چاو برنابونجي براستی جی چوتیه گلکی خراب و قریش يعني اجا مثلا نها بشتي فتاره زیادتر مبو وک جالیه شهرداریان و آنجی ریخست ارگانیزاسیون تنکرن هنرمند جدر و جارجاره هنکتن مخابنم دبینی ج چندو کلتورا ورجی هنک دورن تنی در کون سر صحنه سر دکه چند گوت نکد بجو هدی خلق ناکنجی یا نه راستیه کاری مزنه باش بود تبه پرسیج مپرسکر براستی جی مثلا ایرو ام دبین الحمدلله ام گش مسلمانن لی چاندا ما و زمانه ما جدا جدانه گریه ما جدایی پیکنیه ما جدانه رابون رانوشتنا ما جدایی مثلا عرف و عادتک ما جدایی اگر مثلا ایرو کل شارداری برنامه چید کن براستی جی تینن مثلا پر کدک ما زنددن لی او کد جبو چیه جبو بشافتنه جبو اسیمیلاسیونه يعني كاس اسیمیلان نابه به ساعته شونده هبه ساعته شونده تو حری باش تل دیاربکر کار دکه و کایمکی تو چانده دیاربکر در برنامه شوین روژیه ده شوین رمضانه ده بینه يعني چانده ما بینه اوی چانده وی گلی بینه اف چاند چی هم گشتانه يعني ام نابین رابین جمر قالا نظام چو بکن تنه سترانه ما چیروکین ما مثلا ادوان شبانه ده مثلا دستان ده هاتن گوتن مموزین عبدالله زینی که ممه آلان بدها سدان چیروک ده هاتن گوتن لی انا ایرو تین کدک مزن ددن لی کش وان تشتکی فهم نکن تنه ناوه و برنامه
زۆر سپاس مەڵەوە. ئاباتر ئەجی سپاسیاوە دەکەم سلااو و رێز هەموو تەمەشوانەیە کوردستان 24. مەڵەوە ئۆسمان خۆناو لەگەل me bû bi rastî ew jî têkuşerekê yê berdewamiya çanda Kurd û Kurdistaniyê li Bakurê Kurdistanê jî evîndarekê yê vê çanda qedîme û evîndarekê Kurdistanê jî em bêjin sara belê ji bo îmsakê jî çend deqeyekê mane li Bakurê Kurdistanê dîsan vegerin Hewlêrê ji Diyarbekir vegerin Hewlêrê. حەسەن کۆسن پامێرمان لە دیاربەکرد لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ میوانەکەشت. بەڵێ بەڕێزان جارێکی ترەگەڕینەوە سەر تەوەرە تەندروستیەکەمان کە ئەویش قسەکردن بوو لەگەڵ دکتۆر سوارە علی مەولود لەسەر کۆئەندامی هەرس و بەڕۆژوبوون و کاریگەریەکان لەسەری. دکتۆر جارێکی ترەگەڕێمەوە لای بەڕێستان پرسیاری ئەوە بکەم کەسانێکان لە پاش بەربانکردنەوە ڕاستەوخۆ بێت تۆزێک بخەون ئەمە چ کاریگەریەک لەسەر کۆئەندامی هەرز دروستەکە و بە تایبەت باسی گەدەش بکەین و ڕیخۆڵە. بەڕاستی ئەمە یەکێکە لە دیاردە ناتەندروستەکان بۆ کە ئەندامی هەر سوچ کرد ئەگەر بێت و کەسەکە دوای خواردنێکی زۆر بخەوێت لەبەرەوەی ئەبێتە هۆی زیادبوونی ترشەڵۆکی گەدە و ئەگەڕێتەوە بۆ سورێنج کۆ بێتە هۆی سوربوونەوە بریناربوونی. بۆیە داوا ئەکرێت ئەم کەسانی کە دوای خواردنەکان پێویستە لەسەری پاڵ نەکەون لەبەر ئەم لەبەر ئەم کاریگەرانە. دوو دیاردەی تریش هەن لە مانگی ڕەمەزانە ئاماژەی پێ بکەم ئەوش بریتە لە ژەهراویبوونی خۆراک بۆ بێتە هۆی سوکچوون و ڕشانەوە لە مانگی ڕەمەزان ئەوش بەهۆی ئەوەی کە ئەو خۆراکەی کە ئامادەیەکەن بۆ بەربانگ هەمان خۆراک جارێت ترگەرمەکەنەوە بۆ پارشێو کە بە شێوەیەکی بڵێن بۆ بە شێوەیەکی ناتەندروست هەڵیەگرن لە شوێنێکی گەرمە بەجێڵەن ئەبێتە هۆی ژەهراوی بوون و گەشەکردنی بەکتریا لە خۆراکە ئەبینی جاری لە پارشە خۆراکە ئەخۆن بەڵام لە بەیانیە یان لە چێشتنگاوە ئەبێتە هۆی ژەهراوی بوون و سوکچوون و ڕشانەوە یەکێکە لە دیاردەکان دیاردێکی تریان ئەمەیە کەسەکە بۆ منە هەست بە ئازاری گەدەکە هەست بە ناڕەحەتیەکانەکە بەڵام سەردانی پزیشک ناکە ئەبێتە هۆی گرفتەکان بەداخەوە لە مانگی ڕەمەزان دیاردەی خوێنبەربوونی برینداربوونی گەدە و دوانزەگرێ خوێنبەربوون هەروەها تەقینی گەدە و دوانزەگرێ زیاکە ئەوەش بەهۆی ئەوەی کە خەڵکەکە ناهۆشیار دەربارەی نەخۆشیەکانی گەدە و دوانزەگرێ ینی گرفتەکانی هەیە سەرەتا بە شێوەیەکی سادە وەریانەگرێت بەڵام گرفتەکان زیاکەن لە مانگی ڕەمەزان. بەڵێ دکتۆر باشە شێوازە دروستەکە کامەیە بۆی کەسێک کە تووشی ئەو حاڵەتانە نەبێ یان تووشی ئەم نەخۆشیانە نەبێت چی بکات باشە یان خۆپاراستن چۆنە؟ خۆپاراستن بە شێوەیەکی گشتی ئەم خۆراکە ئەم کۆمەڵە خۆراکی کە باسمان کرد بە شێوەیەکی گشتی ئەبێ لە مانگی ڕەمەزانە خۆی بە دوور بگرێت. ئەمە یەک دوو هەمیان کە خواردنی کە ئیخوارد نەبێتە هۆی زۆر تێری نەکات خواردنی کە ئیخوایان هەوڵ بە کە خواردنەکان نەخوات لە کەسی ئاسای ئەگەر خواردن زۆر بخۆیت ئەبێت هەستەکەیت کەەوە خواردنەکە ئەگەڕێتەوە ئەگە خواردنەکەش نەگەڕێتەوە هەستەکەی ترشەڵۆک یان تووشی گەدا ئەگەڕێتەوە یێتەوە ناو دەمت پڕ ئاوە بێ یان هەست بە تووشیەکی گەداکەیت لە دەمتە ئەمەمانەوەی خواردنت زۆر خواردووە. سێهەمیا گەر خواردنەکانیشی بۆ نەخواردنێکی نەتەندروستی شیتیا بوو لە بەربانگەکەی هەوڵ بە خواردنەکانی تر لەگەڵ کۆنەکاتە بۆ منە چاو قاوەش یان نەستەلا یان تورشات و بەهارەت ئەمانەش هۆکاری ئەوەن کە ترشەڵۆکی بەعیدا یان تووشی گەدە و دوانزەگرێ زیاد بکات. ئەگەر بۆ نەخواردنەکەشی خواردنێکی سوورۆکراو بێ بە هەوڵ بە کەم بیخوات و ئەم کۆمەڵە خۆراکەی ترکە ناتەندروستن بۆ گەدە و دوانزەگرێ لەگەڵ یان نەیخوات. سێهەمیان هەوڵ بات کە خواردنەکانی خوارد لەسەری پاڵ نەکەوێت و لەبێت هۆی گەڕانەوەی ترشەڵۆک و گەدە و دوانزەگرێ هەوڵ بە لە دوای خواردنەکان بە 2 سەعات وەرزشی لەسەر بکات بۆ بەهۆی هەرسبوونی ئەم خۆراکە هەوڵ بە لەگەڵ خواردنەکانە ئەگە بۆ نەخواردنێکی سوورۆکراویان خواردنێکی قورسی هەبوو میوەی سەوزەی لەگەڵا بخوات و ئاوێکی باشی لەگەڵا بخوات تاوەکو نەبێتە هۆی ناڕەحەتی بۆی. دکتۆر ئاوێکی باش چەند هەیە ئاو زۆر ئەخواتەوە ئەمە زیانی نابێت؟ کە باسی ئاوەکەین باشترین ئاو ئەوەی کە لە دوای خۆراکەوە بخورێتەوە نەک لە کاتی خۆراک بە ماوەی چەندێک هەوڵ بدرێت لە دوای خۆراکەوە باشترین کات لە ماوەی سعاتێک دوای خۆراک باشترین کاتە کە ئاوەکە زۆر بخورێتەوە بەڵام لە کاتی ڕۆژوشکاردن
تۆزە لەبەرەوەی توینوە کەسی ڕۆژوان هەر ئاوە خواتەوە بەڵام هەوڵ باد ئەوەی کە ئیخواتەوە زۆر نەبێت زۆرترین کاتی ئاو خواردنەکەی ساعتێ بۆ 2 ساعت دوای خواردنەکە بێت ئەمە باشترین کاتە هەم بۆ گورچیلەکەی هەم بۆ کۆئەندامی هەر سوورجگەر زۆر دواتریان بە درێژایی تێپەڕنەکە دکتۆر ئەگەر بە دیاریکراوی بڵێ ئەوەندە بخورێتەوە. خۆی داوا ئەکرێت لە بەربانگ تا پارشە و هەوڵ بدرێت 3 لتر ئاو بخورێتەوە یان 12 پەردا بخورێتەوە بەڵام باشترین کاتی کە بخورێتەوە سەعاتی دوای خواردنەکەی بەڵام تۆ لە کاتی بەربانگە پەرداخی بۆ 2 پەرداخۆی ئاساییە بەڵام زیاتر نەکرێت لەبەرەوە بێتە هۆی تێکچوونی هەرس و ناڕەحەتی و گرفتەکان دروست دەکات لەو کاتی ڕۆژ و شکان لەگەڵ خواردنەکە ئاوێکی زۆر بخورێتەوە. بەڵێ باشە دکتۆر پرسیارێکی تر هەیە هیچ شتێک ناخواواتە لەوانەیە پەرداخی ئاو بخواتەوە چ ڕۆژەکەی پێ بڕێکە چ کاتی بەربانگیش خواردنێکی زۆر کەمیان ئاوێکی کەمە خواتەوە ئەمەش بە هەمان شێوە زیانی هەیە؟ بە پێچەوە نەشەوە ئەگەر بێت و ڕۆژەکەت لەبەرەوەی پێویست بە وزە ئابێت سەرچاوزەکان بتێنێتەوە لە کاربۆهیدرات و پرۆتین و چاوریەکانە ئەگەر بێت و کەسەکە ڕۆژوو بشکێنێت و خواردن نەخوات ئاتەن ئەم کەسانێت ترن کە پشت بە وزەیەکی ترە بەستن بۆ ڕۆژوشکان بۆ منە کەسەکە جگەرەکەیشێکی زۆرە یعنی لە ڕۆژەکە جگەرە زۆرە کێشێت زیاتر پشت بەست بە جگەرە و چا ئەبەستێت وەک لە خۆراکی تەندروست ئەمەش نەبێتە هۆی گرفتی کۆئەندامی هەر سوورجگەر لەبەرەوەی لە کاتی ڕۆژوشکاندنە ئەگەر بەس ئاوەکە بێت ئەمە هۆی زیادبوون ترشی گەدە و دوانزەگرێ ئەگەر خواردن لەگەڵا نەخۆیت ئەم ترشیا بێتە هۆی هاوکردن و سوربوونەوە داوا ئەکرێت هەم خۆراکەکە تەندروست بێ ینی بەڵێ. دواپرسیارم ئەوەیە کە ئێستا کاتی پارشێوە هەوڵ بدرێت چی زیاتر بخورێت و چۆن ئەو خواردنی کە ئەخورێت واتە لە ماوەی ڕۆژەکە کاریگەری باشی هەبێت بۆی کە کەسی ڕۆژەوان لە ڕووی جستەییەوە ئەو خواردنە بەرگەی ڕۆژوەکەی بگرێت و زیانی پێنەگەێنێ. بۆ مانەوەی وزە ینی پێویستی بە وزێکی تەواو بێت بۆی تاوەکو ڕۆژوەشکێنێ بەربانگ بەرگە بگرێت پێویستە پشت بەستت بە خۆراکە کاربۆهیدرات و پرۆتینیەکان بۆ منە ئەتوانێت سەر چاو پرۆتینیەکان بۆ منە سپێنەی هێلکە یان گوێزە یان ماستە یان تەحینە یەکی لەمانە بەکاربێنێ زایدەن کاربۆهیدراتەکان سەمون ئەم بابەتەن بەس هەوڵدا خۆی بە دوور بگرێت لە سەر چاوە چاوریەکان بۆ نەخواردنی بەداخوانێ کەسێ خواردنی سوورۆکراو یان خواردنی چاوری بۆ نەژەمێکی ئێوارە بەربانگی کردو هەمان خواردن بۆ لە پاشێ بەکارن سوورۆکرا و چاوری ئەمانە بە هیچ شوێک باشین لەبەرەوەی پێویستیان بە ئاوێکی زۆرە و بە ناڕەحەتی هەرسەبن زۆربەی کات ئەبنە هۆی تەسەموم و تژەهراییبوونی ڕێخۆڵە کەسەکە پارشێ و ئەیخوات بەڵام لە بەیانە ئەبێتە هۆی سوکچوون بۆی داوای لەکرێت خواردنەکانی دوور بن لە سوورۆکرا و دوور بن لە برژاو دوور بن لە خواردنە چاوریەکان. بەڵێ دکتۆر سوارە علی مەولود پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان لە سلێمانیەوە میوانمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس باش. بەڵێ بەڕێزان هەر لە سلێمانی ئەمێنینەوە ئەو ئافرەتانەی کە کار دەکەن لەوانەیە لە مانگی ڕەمەزاندا کارەکانی ئەوان زیاتر بوو بێ بە تایبەت کە خەریکی ئامادەکردنی نان و ناوساجین لەبەرەوەی لە ڕەمەزاندا خواستێکی زۆر لەسەر ئەم خواردنانە هەیە بزانین چۆن کارەکانی خۆیان ئەنجامەدەن یاخۆت بە ڕۆژوبوون چەندە کاری کردوتە سەرکاری ئەو خانمانە کاروان ڕەحمان لە سلێمانیەوە زانیاری زیاترمان دەدات. بەڵێ سڵاو لێەوە بێ سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەم شەو لە شوێنێکی جیاوازین لێرە لە یەکێک لە کارخانەکان کە بەرهەمە جۆرەکانی هەویر دەکەن بەنان بە کولێرە بە ناوساجی بە ناوشکێنە بە زۆرێک لە بەرهەمەکانی دیکە و خەڵکیش ئەیانەوێ بەکاری بهێنن لە پاشێوە بیخۆن بە گەرمی بێتە دەستیان دێنە ئەم شوێنە لێرە ئەگەر لە وێنەکانیش دیار بێ ژمارەیەکی زۆری کارمەندان کە زۆربیان ئافرەتن خانمن لێرە کار دەکەن کاری ناندروستکردنی تیری و لە بەشەکانی دیکە خانمان هەن لەم کارخانەیەدا 185 کارمەند هەیە کە لە 175 یان بریتین لە خانمان ژنان کە تا ئێمە نزیکی پارشێوین و لە ناو پارشێواین لێرەن کارەکەن و بژێوی خۆیان و ماڵ و مناڵیان دابینەکەن
لێرە خاتونێکم لەگەڵەبێ بەهارخان بارخان سڵاو لێبێ هەر بەدەم کارکردنەوە ئەگەر قسەم بۆکەی جنابەت هەستە چۆنە تا ئەم کاتی ناو پارشێوە ئێستا ناو پارشێوەین کارەکەن لێرە وە بژێوی ژیانی خۆت دەرئەکەیت و پایەکەی فەرموو بەخێر بێن سەر چاو بەڵێ ئێمە ڕۆژ شەوانە یعنی دوای بانگ یعنی ئێرە پێم وابێ ئەگەر هەڵانە بم سعات هەش دەست پێەکەین بۆ پارشێویش ئەوەی بە پێی توانای خۆتە چەند بتوانی تا چەند بتوانی ئەوەی کە هێڵەکەکەین ینی تۆ شەوانە توانی چەندێک پارە پێیا بکەی لێرە ئەگە بەڵێکی بەرزتر پێم بڵێ چونکە شوێنەکە وایە بێ دەنگ بەرزکەی ئەتوانم تا 30,000 35,000 پێیاکەم شەوێک بەشی ژیانی خۆت ئەکا ڕۆژان بە تاکیدی بە زیای شەواتوانە بڵێم باشە لە ماڵی جەنابتان پیاوی ماڵ هەیە ئەویش کار بکات بڵێ هاوسەرەکەم هەیە بەڵێ هێشتان ساخرێت جەنابەت هاوسەرەکەت ماندوو نەبن زانە بێگومان بەردەوامە بین لێرەش خاوەنکاری ئەم شوێنە کاکشاوە لەتیف لەگەڵ مابێت کە ئەمەوێ لی بپرسم هەستیان چۆنە لەم کاتێ شەوە تا چەندێک توانیوانە ئەوان دەرفەتەکانی کار زیاتر بڕەخسێنن کاکشاوە سڵاو لێ بێ خانمێکی زۆر لێرە لە بەشە جۆرە جۆرەکانتانەوە تەنە فەرعی تریشتان هەیە لە بەختیاری لەگەڵی بەختیاری و لە قەزای عربەتی ژەگەر هەڵە نەبم باشە قسەی ئێوە چییە تا چەنە توانیتانە دەرفەتی کار بڕەخسێن و خانمانە لێرە تا چەنە ئاسودن تا پارشێ و تا درەنگیشی بەیانی کارەکەن سەرەتا بەخێر بێن سەر چاومان ئێمە بەڕاستی ئەم کارگەی ئێمە پێگاتۆ لە سێ بەش بەشێکمان لە سلێمانی لە هەواری تازە بەشێکمان لە عربەت لە قەزای عربەت و بەشێکشمان لە بەختیاریە لە گەڕکی بەختیاری لەم سێ فەرعان نزیگەی 180 بۆ 200 کارمەندمان هەیە ئەو 200 کارمەندە لە ساعە 75 ئافرەتەوە ئافرەتانیشی کە لەرە ئیشەکەن هەتا پاشێو ئەمێننەوە ئەمێنەوە ئەو بژێویەوە ئەو پارەی ئێوە تا چەند ئەوان لێ ڕازی ئەگەر سەراحەت پێم بڵێ بەڕاستی تا حدێکی زۆر لێ رازین و شێوازی کارکردنەکەی ئێمەش کەوتۆتە قۆوەکو کۆنتراتچێتی لێ هاتووە ئەو کەسێکە ئیشەکە بەدانە ئیشەکە هەچەند ماندوو بێ پارە زیاتر وەرەگرێ ئەوان ماندوونین لێرە زۆر گەرمەجەوەکە ئایا حسابی فێنەکەرەوە ئۆشتانەتان کردووە تا چەندە باوکو سێرشتێکە بکەم لە ڕۆتەندروستیەکەی هەوڵتاناوە لە شوێنێکی پاک و تەمیزەکان ئێمە ئەم شوێنێکە هەیە ئێستا حالێنەوە نزیگەی 8 ساڵە لەم شوێنە کارەکەین بە شوێنێکی تریمان بنیاد ناو ئینشەڵا لە شوێنەکە گەورەتر و بەرفراوانترە و حسابی هەوا و حسابی هەوای فێنکی بۆ کراوە لەخوا بەزیابێ ئەوەش تا حدێک کارمەندەکان لێ رازین بەڵێ لە ڕۆتەندروستیەکەی لیژنەکان سەردانیان کردوون لێوە ڕازی هەفتانە و مانگانە لیژنەی تەندروستی دێن و لیژنەی قایمقامێت سەردانمانەکان لەخوا بەزیابێ دەستخۆشیشیان هەبووە زۆر باشە کاک شەهۆبار بەیەکەوە تێپەڕین هەڵبەتە تا کاکزانە وێنەکانی ئەگوێزێتەوە بەردەوام بۆ ئێوە لێرە بەشی دیکە هەیە کە بەشی تەنورە لێرە گەر هەڵن نەبن کاک شاوە چی دروستەکەن لێرە بەشی کولێرەمان هەیە ناوەشکێنەمان هەیە ناوساجیمان هەیە و شیکێنەمان هەیە حەڵوا ئەم بەشانە لێرە دروستەکرێت زۆر باشە هەتا کاکزانە ژێ وێنەکان بۆ بینەران بگەزێتەوە لێرەش ئێرە هەنێک فێنکترە ئێرە تا حدە شوێنەکەی تۆزێ فێنکترە لەبەرەوەی کە ساحیبەی زۆرتر تایە و وەلەگەڵش ئیشەکان بە پێوەیە ئەگەر بینە ئێرە پلانی گۆڕانکاریتان هەیە بیکەن کاک زانەش ئەگەر وێنەی ناو تەنورەکە و شێوازی کردنەوەی هەم کولێرە هەم ناوەشکێنە هەم ناوساجی وەچیتر لێراکە شلکێنە و حەڵواش دروستەکەین کولێرەی پەنجە کێشیمانە بێ کولێری جۆمان هەیە و لەگەڵ ناوەشکێنە بەدونەوە ئەمانە شیرین و بڵین بێ بێشەگەر خواست لێرە زیاتر لەسەر چییە؟ زیاتر خواستەکە لەسەر لەم مانگی ڕەمەزانە لەسەر ناوساجی زیاترەوە باشان ناوەشکێنە بەڕاستی ناوەشکێنێمە تۆزە تایبەتمەندی خۆی لەگەڵ کولێرەی پەنجە کێشیە کاک جوامێر کاک جوامێر سڵاو لێبێ جەنابیش لێرە کارەکەیت ئەگەر پێم بڵێ چی زیاتر لێرە سەر بێت خواستی بەبوونی مانگی ڕەمەزانی پیرۆزە خواستی ئەوەیە زیاتر لەسەر ناوساجیەکەیە دووهەم جا ناوەشکێنەکەیە اینجا ناوەشکەکە وەکو ئاماژە پێکە کاکشاوە دوو جۆری ناوەشکێنەمان هەیە ناوەشکێنی سادەمانەیە و لەگەڵ ناوەشکێنەی شیرین خواستی سێمە کە زیاتر لەسەر کولێرەکەیشە بە زیاتر دوو جۆری کولێرەمانەیە کولێرێکی خڕمانە و لەگەڵ کولێرەکی پەنجەکێشیمانە ئاردەی بەکارهێنن چییە؟ ئێمە دوو جاری ئارد بەکارین ئاردێکی پێڵەن ئاردێکی بۆرمان بەکارین لەگەڵ ئاردێکی سپی ئاردەکە بە ناوی پڵنگە و لەگەڵ ئاردی ئەپەری سوورە بەڵێ کە باشترین جۆری ئاردەکە بەکارێنین کرێکارەکان لێرە تا چەندێکی شەکەن چەند سەعات یان ئێمە بە بۆنی مانگی ڕەمەزانە 24 سەعات کراوەیە بە هەردوو فەرعی هاوار لەگە فەرعی بەختیاری شەو ڕۆژ کراوەیە ئیتر کارمەندەکانیش کە جەدوڵەکەیان بە پێ دوو شەفتەکەیە جێگومانە وێنانش کە لە بینەرانەوە دیارە ئەوانەی ئێستا خەریکی پاشێوکردنن و بێگومان کارمەندانی خۆشمان لە کۆنتترۆل ئەوانە ژەی بینین وێنەکان بێگومان بێ ئەوە ناخۆش شێوازێکی زۆر جوان و خۆش
دیارەکە ڕەنگە هەر بە گەرمیش ئەم شتانە زیاتر خۆشتر بێت تامی زیاتر بێ بێگومان بەردەوامە بین و لەگەڵ زانایە بۆرە و بەشی فرۆشتن ئەڕۆین لێرە کاک شاهۆ ئەگەربێکەوە بڕۆین بەشی فرۆشتنیەوە هەموو بەرهەمانی کە دروستەکرێن ئەبرێتە بەشێک بەشی فرۆشتنە زۆر باشە گەر زانایش لەگەڵمان بەردەوام بێت لێرە ئەو خەڵکی کێن ئێرە چۆن بەڕێیانەکەن بەتایبەتی لەناو پارشێوی و نزیکی پارشێوین خەڵکی زۆر خواستی هەیە بێت بەرهەمەکەی دەست بخات چۆن هەوڵتان ناو سیستەمێک دابنێن بۆی کەس گلەیی نەکات لەسەر وەستان وڵایك زەحمەتی هەیە بەس بەڕاستی ئێمە چەند کارێکمان کردووە و کەسێک هەیە بلیتێک وەرەگرێت کە بلیتەکە وەرگرت سەرەی بۆ دانین بە جۆری بلیتەکە سەرەکان بەڕێکرێ و مشتەکان بەڕێکرێت زۆر باشە ئەم خاتونش سڵاو ناوی تۆم لەبیر کرد بازار چۆنە بەڕاستی یعنی چەندێکتان فرۆشتە بۆ نمونە لە ئێوارەوە گە قسا بکەیت ئەو کاتێکارەکە سپاس بۆخوا بازارمان زۆر باشە بەشی خۆشی فرۆشی زۆرمان هەیە سپاس بۆخوا زۆریشمان فرۆشتە زۆر باشە بەشێک لەو نانە ئەم شێوازی جۆرا هەیە بێگومان بۆی نەشبێ بە ڕێکلام من زۆر تەرکیز ناخەمە سەری ئەینێرنە کوێ ئەو بەرهەمانەی کە لە خۆتان لێرە زیا بیفرۆشن ئەڕوا بوو کوێ ئەڕوا بۆ هەموو مارکێتەکانی بۆ هەموو مارکێتەکان ڕەوانەیەکەین بۆ هەموو تەنانەت بۆ دەرەوە شاری شەمانە باڵێ بۆ کەرکووک و بۆ کە هەولێر و بۆ ئەو شوێنانە شەمانە زۆر باش دەستەکان خۆ بۆ چەرخان بێگومان لێرە خەڵکێکی زۆر وەک لە وێنەکانیش بیبینن سەرەیەکی زۆر دانراوە دەیانەوێت لێرە بەرهەمە جۆرەکان دەست بخەن سڵاو لێ بەگەر بە کورتی پێم بڵێ چۆنە هاتوویتە ئێرە و سەرا ئەگریت و ماوەیەکی زۆرە مێنیتەوە بتێ بەرهەمێکە دەستکەوێت بەرهەمەکەی بەرهەمێکی خۆشە تا ڕادەیەک لانەکەی هەموو شتەکانی لەجێ خۆیەتی بەرنامە و سەقافێکی جوانی بۆ دانراوە تا ڕادەیەک خۆشەوە سڵی بۆ گرین تا بەدەستمانەکە لە پشتی تۆش خەڵکێکی زۆر هەر پەیتا پەیتایانە ژوور و یانەیە بەرهەمەکانیان دەست بخەن بێگومان دیمەنەکانیش لە ئێوە دیارە و کارکردنیش لێرە بەردەوامە وەک کاکشاهۆی ژەڵێ پلانیان هەیە فراوانی بکەن شوێنەکەیان و لە ئایندەیە شوێنی دیکەشیان هەبێ بۆی بتوانن کارمەندی زیاتریش وەربگرن و کار بکەن لەگەڵ یانەکە و خۆی باسی کرد لە 175 ئەو کارمەندانی لێرن خانمن ئافرەتانن و ڕێژەی زۆری کاریان لێرە بەدەست هێناوە ئەگەڕێمە بۆ لایەوە سپاس بۆ هاوکارمان کارۆن ڕەحمان لە سلێوانی لەگەڵمان بوو پاشیفتان پێشکەشکرا بۆ هیوایکە بڕگە و بابەتەکانی ئەم شەویش جێگای سوودی ئەو ببێت تاوەکو بەرنامەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەمووتان قاتان